بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە بەرنامەی سیگەوهەری ڕەمەزان بە خزمەتەوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان هیوادارین بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆژمان بەدڵی ئەوەی خۆشەویست بێ. جیاواز لە ڕۆژەکانی تر ئەمڕۆ لەگەڵ برای بەڕێزم کاک محمود کەرکوچی بەرنامەکەتان پێشکەشەکەین. کاک محمود زۆر بەخێر بێت. من بەناوی نێرانەوە بەخێراتنت دەکەم و فەرموو. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. سلام ورحمة خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانمان لە هەر شوێکی ئەم دنیایان. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. داواکارم لە الله تعالی ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەت و پەرستشی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بفەرمێت و بەدەستی پڕەوە بمانگێڕێتەوە بارەگای خۆی. إنه ولي ذلك والقادر عليه. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم لە سیگەوهەری بەرنامە تایبەتەکەی کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە هاوڕێ لەگەڵ کاک پەیوەند عومەر. زۆر خۆشحاڵم. کاک محمود، جا ئەمڕۆ تەوەرە سەریشەکەمان باسکردنە لە تەوبە، ینی لە دەرگای تەوبە دێن. خۆتە زانی کە لە مانجی پیرۆزی ڕەمەزانە دەرگای تۆبە کراوەیە، دەرگای تۆبە ئاوەڵایە. ئەمڕۆ باس لە مانجی ڕەمەزان وەکو دەرفەتێک بۆ گەڕانەوە، دەرفەتێک بۆ تۆبە و بۆ تۆبەکاران ئینشاءڵڵا گرنگی زۆر بە ئەمادەین. هەر بۆیە شاعیر ئەڵێ یا ڕەب من عەبدێکی گونەهبارم، جیرۆدەی دەستی شەیتانم، ڕوڕەشی ڕۆژی دیوانم، محەممەدا پشتیوانم. لە دنیادا ڕێبواری بێماڵ و حاڵ و هەژاری، سبەی ئەمری شەرمەزاری، ڕێگەی شەیتان بەردە بە یەکجاری. ئەی هاوار بۆ کۆچی دوایی، دەخرێیتە گۆڕ بە تەنهایی، بە تاریکی و بێ ڕۆشنایی، سوودت ناخوازێ دارایی. لەو ڕۆژەدا حەشر ئەکرێ، مرۆڤ هەر حەز ئەکا بمرێ، بەڵام مردن هەڵ ئەگیرێ، تەوبە لە کەس وەرناگیرێ، زوبان لە ئاستی خوا دەگیرێ. کاک محمود، لە فەرمودەیە کابینیمە کە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک کە تاوانەکات ڕەحمی خوا ئەوەندە فراوانە، مەلایکەتە تا 6 سەعات گوناهەکە نانووسن بۆ ئەوەی کەسەکە بگەڕێتەوە، بۆ ئەوەی تەوبەی لێ بکە. خۆ ئەگەر تەوبەی کرد ئەوە خوای گەورە لە گوناهەکە پاچێکاتەوە، ئەگەر تەوبەشی نەکرد ئەوە یەک گوناهی لەسەر نووسێ. پێچەوانەی ئەمەش هەیە کاتێ ئەتەوێت کارێکی خەیر بکەیت یان کردەوەیکی باش ئەنجام بدەیت، تەنها بۆی کە نیەتت هێناوە ئەم کارە خەیرە، ئەم کردەوە باش ئەنجام بدەیت بۆ نووسراوە. پێش ئەوەی ئەنجامی بدەیت هەردەیتی دڵت هەبوو، تەنها نیەتی دڵت هەبوو لە ئەنجامدانی ئەم کارە چاکیان، ئەم خەیرە خی پەروەردگار بۆ دەنووسێەوە بێ بە چاکە بە. کاک محمود، تۆ لەگەڵ قورئان خوێنەکانە سەرۆکارە زۆر باش هەیە، سەرۆکارێکی زۆرت هەیە. چەند ساڵە سەدای زێڕین پێشکەشەکەی میوانێکی زێدە ئازیزمان هەیە، مامۆستا عەباس، خۆشحاڵی پێکەوە پێشوازیەکەی با چەند ئاەتێکیش لە قورئانی پیرۆزمان پێشکەش. قورئان خوێنان پایەکی بەرزیان لە لای خی پەروەردگار هەیە. لە فەرمودەی صحیحدا هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی اقرأ وارتقی، واتە بخوێنە و بەرز بەرەوە بەرەو لای خی پەروەردگار، چونکە کەلامی ئەڵڵا لایەق وەشایەن بە هەموو کەسێک نییە بیخوێنێت، تەنها ئەو کەسانەی کە خی گەورە مخەسەسیانەکە و ئەو فەزڵ و بەهرەیان پێ بەخشێکە خوێندنەوەی قورئانە. باز فەرمێ. السلام عليكم. اللهم صل على خير بيت. يا اخوان خير بيت. فرموا خذ. والسلام. دور بخير بيت. فرموا. جا اما بابزانين مايككا. تو خود شلون مفتاحي لقال يا اخوان. دور المزيكا. مامۆستا محمود، تۆ تێوێت لە کام لا دانیش باش، زۆر باشە. بەس با یەک پرسیار لە مامۆستا عەباد پێشەوەی کە دەستکا بە قورئان خوێندنەکە. مامۆستا بە چەند جۆر بە چەند شێواز قورئان خوێنی جەنابەت؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه.
سرەتا دەستخۆشتان یەکەم بۆم بەرنامە جوانە خی گەورە ساو سەلامەت سافۆزەی دەنگ و بەرزکەیتەوە خراپ نییە با من مایکەکەی بۆ چاکەم مایکی یەخەشی هەیە بەڵێ، بەڵێ. مایکی هەیە بزان. بەڵێ. سرەتا بەنای خی گەورە و میهرەبان دەستخۆشیتان لێکەم بۆ ئەم بەرنامە جوانە خی گەورە ساو سەلامەتان کە سوپاس بۆ ستافی کەناڵەکەتان ئەو برابەڕێزانە کە عزیێتیان کێشەوە بەرنامەکەش بەرنامێکی زۆر زۆر جوانە خی گەورە پاداشتی هەموو لایبەت و بەخێر ئینشاءالله تعالە وازام کێشەیەکی مایکمان هەیە نا ئەوە لەوێ ئێستا تەواو فەرموو ئێستا قوربانیان پرسیارەکە جەنابتان چی بوو؟ ئەوە بوو کە با من پرسیارەکە بکەم عەزێر نەبێ جەنابەت حتمەن لە مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو قورئان خوێنێک هەروایە دەوری قورئانە کاتەوە مەفروزە ختمی قورئان ئەنجام بدە ڕەمەزان وێزگەیەکی زۆر گرنگە بۆ قورئان خوێنەکان بۆی دووبارە هەرچەنە لە خارجی ڕەمەزان لە دەرەوەی ڕەمەزانیش لە کاتەکانی ترە دەوری قورئان زەرورە بەڵام بۆ ڕەمەزان جەنابەت زیاتر بایەخ بە قورئان ئەدەی زیاتر بایەخ بە عیبادەتەکانی تر ئەدەی ئەو عیبادەتانە چین کە جەنابەت ئەنجامیان ئەدەی بە تایبەت بەڵێ بێگومان لە مانگی ڕەمەزانی پیرۆز کە مانگی قورئانە زیاتر وا بڵین قورئان خوێندن ختمی قورئانی پیرۆز عیبادەت زۆرە لەو مانگای بیکەین بە تایبەت نوێژەکانی تەراویح وتر وتار مەوعیزە چۆنێ بەیانی زیندووکردنەوەی شەو ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بە عیبادەت بگشتی و تایبەت کە مانگی قورئانە بە ختمکردنی قورئانی پیرۆز ئێستا لە سوورەتێک قورئانمان بۆ خوێنی ئێستا لە سوورەتی فوسیلەت لە ئاەتی سێەوە ئینشاءالله تعالە هەتاوەکو خۆشەویستان سوورەتی فوسیلەت ئاەتی سێ بۆ هەر بەڕێزێک کە قورئانی لەژێر دەستە حەزەکە هەم گوێگر بێ هەم بینەری قورئانەکە بێ و هەم لەگەڵ یا بیخوێنێتەوە ئەتوانێت سوود لە خوێندنەوەی مامۆستا وەربگرێت و لەگەڵ یا قورئانەکە بڵێتەوە دوو پاداشتی دەسەکەوێ هەم گوێگرتن و هەمووتنەوەشی فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم
ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم ومن آياته الليل والنهار والشمس والقمر لا تسجدوا للشمس ولا للقمر واسجدوا لله واسجدوا لله الذي خلقهن إن كنتم إياه تعبدون فإن استكبروا فالذين عند ربك يسبحون له بالليل والنهار يسبحون له بالليل والنهار وهم لا يسأمون صدق الله العظيم. خی گەورە پاداشت باتەوە مامۆستا باس دەنگێکی زوڵاڵ ماشاءالله. بارك الله فيكم. بەس مامۆستا تۆ ئەبێ ماوەیەکی باش لەگەڵمانە بمێنیتەوە ئەو کاتەش پرسیارێکم نەکردی پرسیاری ئەوەی کە جەنابەت بە چەند شێواز قورئان خوێنیت یان بە چەند لەحنی جیاوازی خوێنیت؟ بەڵێ خۆی بەگشتی معلومی ماوەسای بەڕێزە حەوت مەقامی سەرەکیمانەیە ئیتر بە هەر کام مەقامە دەست پێ بکەی قورئانی پێ ئەرازێنرێتەوە چونکە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمێ
زين القرآن بأصواتكم بصوت خوش كان دم قرآن زيات برازين باش براكم جاب هر كاميان بيت قرآن في أرازيته وزوز خوش هر حود مقامك إن شاء الله. مامۆستا محمود من ئەگەر سەرێک لە شێفەکانە دەم دوجار دێمەوە ئیتر درێژە بە گفتوگۆکەشمان لەگەڵ مامۆستایە. السلام عليكم. وعليك السلام بخير بيا شيف نريمان بخير بيتو باشي شكر شيف ديار بخير بيت خوش بخير بيت باشي شكر باشي ممنون سپاس دەکەم. هێشتا لە سەرەتایە وانە بەڵێ بابزانین ئەمڕۆ ئینشاڵڵا چی ماوە دروستەکەن ئەمڕۆ دوو ناوجوەر فایتامان هەیە فایتای گۆشت و میشە واتە خواردنەکەمان ڕەنگە غەربی بێت ئەجنەبی بێت وانە بەڵێ غەربیە بە چی و چی دروستیەکەن کەرەستەکانی کەرەستەکان بریتە لە پیاز بەری ئەلوان داوە دەرمان پێکاتەکەی بۆ نمونە هی گۆشتەکە پاپریکایە سویا سۆسە پۆڵبیبەرە کالیە بیبەریە باشە زۆر باشە چەند جۆر گۆشتمان لە پێکاتەکە چەند جۆر گۆشت هەیە لە پێکاتی ئەمە هەر دوو نەو گۆشتمان هێستا گۆشتی حیوانمان هەیە لەگەڵ مریشکە باشە هەردووچیان پێکەوەن یان بەڵام یەک ناویانێ فایتای گۆشت فایتای مریشک شێف دیار ئەی تۆ دەسوخەتی تۆ ئەمڕۆ چییە دەسوخەتی من هەردوومان دەسوخەتمانتیا هەیە بەس ئەمڕۆ حەزم کرد کە میسکێنیە بکەین بەڵام بە دۆشای تەماتەوە بێ سوور بێ سوور بێت بەڵێ بە نعناوە ئینشاءڵڵا ئەوە جارجارە گەڕێنەوە بۆ لایەوە سەرتان لێ دێن ئینشاءڵڵا دەستان خۆش بێ و خوای گەورە سەلامەتان کە ئینشاءڵڵا سەلامەت ئینشاءڵڵا فەرموو مامۆستا محمود دەستان خۆش بێ ماندوو نەبن شێف دیار و شێف نەریمان هەشتان سابێ مامۆستا عەباس ئەو ئاەتانەی جەنابەت ئێستا خوێنتەوە کۆمەڵێک ئاەتی زۆر گرنگن هەر پەیوەستن بە تەوەرەکەمانەوە کە تەوەری تەوبەیە وخوای گەورە فەرمەی إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون أو بهشتي کە بەڵێنتان پێدراوە ئەگەر ئیستیقامەتان هەبێ ثەباتتان هەبێ بەردەوامیتان هەبێ لەسەر ئەم دینە جوانە حتمما پاداشتەکەی لای خۆی پەروەردگار بە چاکە وەرەگرنەوە مامۆستا بۆ خۆت زیاتر بە چ مەقامێک مرتاحی کاتێکە قورئانە خوێنی سا من جاری وا هەیە بۆ پێشنوێژی مەقامی کورد خۆشە کاک پەیمان زیاتر تەرتیل لە شێوازی قڕائەی میسری بە ئاوا ناوی بنین لە شێوازی قڕائەی میسری مثلا سێگا هەیە ڕاست هەیە حیجاز هەیە ئەم سێ مەقامە زیاتر پێ خوێنرێ بۆ خۆت بە چ مەقامێک زیاتر مرتاحی لە سەرەتاوە عەرزم کردن کە هەموو مەقامەکان ئەتوانی بەکاربینی خۆشە بەڵام تایبەت ئەو ئاەتە پیرۆزانەی کە باسی جەهەنەم ئەکات و ئاهوالی ئەو کەسانی کەوا بێبڕوان و کە چون سزا دەدرێن باشە براکەم یاخود دوعا و پاڕانەوە زیاتر من حەزەکەم بە مەقامی سەبا بخوێندرێت جوانە مەقامێکی حەزینە چونکە قورئان بە حوزن دابەزە و بە حوزن بخوێندرێتەوە باشە دیارە مەقامی فەرحمان هەیە مەقامی عەجەمە چەند مەقامێکی ترە ئەوانە زیاتر باسی کە ئەو ئاەتە پیرۆزن کە باسی بەهەشت و ناز و نعمەتەکانی خۆی گەورە دەکات زیاتر با بڵێن کە مژدەی تایە ئەو ئاەتانە بە مەقامی عەجەم بخوێندرێت زۆر باشە کاریگەر و تاسیری باشتر هەیە باشە مامۆستا عەباس پرسیارێکی هەر زۆر سادە ئەویش ئەوەیە کە بابزانی تۆ لە چەند ساڵێەوە دەست کردو بە قورئان خوێندن ئایا تۆ بە لاساییکردنەوە ئەگەر دروست بێ ئەم قسەیە فێری قورئان خوێندن بوو یا لای مامۆستایەکی دیاریکراو قورئانت خوێندووە ینی ڕەنگە بینەران ئێستا پێیان خۆش بێ بزانن تۆ لە چەند ساڵێ و دەست پێکردو چۆنش ینی گەشتووی بە ئەم ئاستێکە لە قورئان خوێندن بەڵێ لە فەزلی خۆی گەورەوە هەر لە تەمەنی مناڵیمەوە لە پۆلی 4-5 بنەڕەتی دەستم کرد بە قورئان خوێندن سپاس بۆ خۆی هەر بەردەوام تا گەشتمە تەمەنی 14-15 ساڵ ئەو کات ئەمتوانی پێشنوێژیش بکەم و پێشان خستم بۆ ئیمامەت دوای ئەوەش کە تەمەنەکە زیاتر ڕۆشت توانیم لە مەحفەلەکانە بەشداری بکەم تەمەنم با بڵێن لە ساڵەکانی 2000 توانیم
لە چەندین پێشبڕکێ سەرتاسەر عێراق و جنوب و وەسەد بەشداری بکەم کە گەشتمە پلەی ئەوائیل بەڵام لەبەرەوەی کێشە لە سەوتەکە لە ئاوازەکە نەبوو ئەلحەمدولیلا خۆ ئەوانی کە بەشداریان کرد و ئەوانی کە بابن بەرگاز عەرەب بوون تەن ئێوەی قەومی کورد سەوتان زۆر خۆشە بەڵام ئیتقانیتان کەمە دیارە ئەو کات بۆهۆی نەبوونی ناوەندێک قیراعەتێک یانی با بڵێن بە سەنێدێک نەبوو شوێنە کۆکو ئێستا کە چەندین ناوەند هەیە بۆ فێربوون قورئانی پیرۆز بۆ شێوازەی کە دابەزێنراوە بۆیە من کە هەستم کرد هەڵەکەم لە ئەوەی کە تەدەبوری نەبوو ئیتقان نەبوو باشە متقین نەبوو تیایدا بۆیە لە با بڵێن پەیوەندیم کرد خۆم ئاشنا کرد بە دەستگای ڕۆشنبیری نوری حکمە چوومە خزمەتی و مامۆستا بەڕێزانە لە 2012 دەستم کرد بە قورئان خوێندن لای مامۆسای بەڕێز و خۆشەویست مامۆستا عەلی عەبدوڵڵا لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆی خوای گەورە هەر لە شی ساغ ئینشاءڵڵا هەر لای بەڕێزان قیراتی عاسیم بەدەستهێنا و ئێساش هەر قوتابی لە لای بەڕێزان بۆ قیرائی سەبا بە عەشرەیەکی ترمان بۆ بخوێنێ مامۆستا دوایی من نازانم چۆن لە دەستم دەچوە تا ئێستا بۆ سەدای زێڕین عەشرەیەکی ترمان بۆ بخوێنێ لێ هەڵ نەکەوتوە سرودێکی ئامادەیە سرودی دوای ئەوە ئینشاءڵڵا چینە لای مەڕوان ئینشاءڵڵا مامۆستا لە ماوەی 3 خولەکە گەر شتێکی ئەومان بۆ بخوێنی بە شێوازی بۆ نمونە پێشوازی عەفو پێشنێژی جەنابەت چۆن پێشنێژیەکەی مەسەلەن شتێکی لەو بابەتەمان بۆ بخوێنە خۆم ئامادە کرد و قیراتی عێراقی بەس قەیناکە ئەوە بخوێن بە ئاسوودەی خۆی بخوێنێ ئەوە زۆر باشە نۆمزانی لەوێ مشکلە نیە تەوقیتەوە زۆر باشە فەرموو مامۆستاوی خۆت ئەتەوێ ئینشاءڵڵا ئەرمایکەکەش دەتوانین بگری بەدەستەوە گەر أعوذ بالله من الشيطان الرجيم قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون أن تقول نفس يا حسرة على ما فرطت في جنب الله يا حسرة على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين
پاداش پاداشداتەوە. فەرموو باشینە لای سرودەکەی. بەڕێزان سرودێک ئامادەیە لەلایەن برای بەڕێزمان کاک مەڕوان حەمە خورشیدەوە ئەوترێتەوە دیارام سرودە دەمێکە هەیە یەکێکە لە سرودە خۆشەکان لە پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان کە مەرحەبا مەرحەبایە چێژێکی تایبەتی هەیە و یادەوەریەکی زۆر بەچێژی هەیە بۆ ئێمەمانان کە کاتێک ئەگەینەوە مانگی ڕەمەزان پێکەوە بینەری سرودا بین و دواتر دەینەوە خزمەتان. بخير هاتي أي مانجي فر لا درقينو بخير هاتي ميواني مملكتي دو بخير هاتي أي مانجي فر لا درقينو بخير هاتي ميواني مملكتي دو باسماني رشتاري ظلمتي أشراراتي بخيراتي بخيراتي بوشوي ديرنا كوتاي بأجمل هاتي بخيراتي بخيراتي منجي نوري ظلمت هوين دنجي محرابي عبادة بو سنة وآرامي دروني بقراراتي بخيراتي بخيراتي بسحاري برفروا ببوي بهشتوهاتي بو سراي وشكي بجيان بومان بواشتوهاتي بسحاري برفروا ببوي بهشتوهاتي بو سراي وشكي بجيان بومان بواشتوهاتي أي مانجي صوزي عشقي فوق ساقي كوثري عاشقان بو خلوتي يا راني شوبنا لي مستوهاتي أي مانجي صوزي عشقي فوق ساقي كوثري عاشقان بو خوتي يا راني شو بنالي مستوهاتي بخيراتي بخيراتي مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 يا شهر رمضان مرحبا 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 يا شهر رمضان مرحبا فرياك
ئەی شاهەتەت زێڕینەکەی هەمومان گران ئەی دەربارێ خەڵوەتگەهی تەوبەکاران وەرە توخوا بە بەرزە سەڵای زوڵاڵی سەحرانێ لەو گەرمە خەوە توولانیە هەڵمەسێنێ و ئاونگی عیشقی پیرۆزمان بەسەرادا ببارێنێ وەرە وەم ساڵیش وەک ساڵە دەروێشانی ڕێگەی تەوبە دەست بە حەواوە چاوەڕێن بێیتە حوزوور مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 يا شهر رمضان مرحبا 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 يا شهر رمضان مرحبا بخير هاتي أي مانجي فرلا درقينو بخير هاتي ميواني مملكتي دور بخير هاتي أي مانجي فرلا درقينو بخير هاتي ميواني مملكتي دور باسماني رشتاري ظلمتي أشراراتي بخيراتي بخيراتي بو شوي ديرنا كوتاي بأجمل هاتي بخيراتي بخيراتي مانجي نوري ظلمت روي دنجي محرابي عبادة بو سنة آرامي ضلو دروني بقراراتي بخيراتي بخيراتي مرحبا أي بيري بيران بشيني دافوهاتي مرحبا دروازي جنات بكيفو شوق وهاتي مرحبا أي بيري بيران بشيني دافوهاتي مرحبا دروازي جنات بكيفو شوقاتي مرحبا مرحبا أيمان خلوت بقهي توبكاران منجي بدرو منجي قدرو ما هي أحسان بركاتي مرحبا مرحبا أيمان خلوت بقهي توبكاران منجي بدرو منجي قدرو ما هي أحسان بركاتي بخيراتي بخيراتي أي رمضان رمضان بخيراتي
خۆشەویستان لەگەڵەوەی خۆشەویست بەردەوامین لە بەرنامەی سی گەوهەری ڕەمەزان وەکو پێمان وتن لە سەرەتایە بەڕاستی مانگی ڕەمەزان دەرفەتێکی گرنگە بۆ تەوبەکاران بەوانەی کانەوێت تەوبە بکەن تەوبە لە ئەوەی کە لە معسیەت و لە خراپەکاریە ئەژین بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ سەرچاکەکاری و خوای پەروەردگار لە خۆیان ڕازی بکەن بۆ ئەم بابەتە کاک مەحموود مامۆستاکی خۆشەویست مامۆستا عەبدولحەمید بەرزنجیمان لەگەڵا با پێشوازی بکەین مامۆستا فەرموو. السلام عليكم وعليكم السلام ورحمة الله مامۆستا جا بەخێر بێت شکر باشی مامۆستا لێرەدا بنیشێ ئەم جاریان بە ئاسوودەیی خۆت لەکوێ دانیشی فەرموو کاکە فەرموو مامۆستا یاخوا بەخێر بیت تەندروستی باشە یاخوا بەخێر بیت دەستان خۆش بێ لە شان ساحب التعاطف بابزانین لەگەڵ مزگەوتەکە تا چۆنی لە ئەم مانگی ڕەمەزانە والله باشین الحەمدولillah لە خاڵ زیادە بەتەکیت مزگەوتەکە قەرەباڵغە ماشەڵڵا تۆ دەنگ و سەدایکی خۆشیشت هەیە بۆ قورئان خوێندن خی گەورە موفقت کە الحەمدولillah سپاس بۆ خی گەورە مامۆستا ئێمە باز لە تەوباکەین باز لە گرنگی ئەم مانگاکەین بۆ تەوبەکاران پێمان خۆشار بە شێوەیەکی گشتی جەنابە شتێک لەسەر تەوبە بڵێ و لەسەر گرنگی تۆبە و دوای ئێمەش لەگەڵ مامۆستا مەحموودا بەتەکیت پرسیارمانە بێت بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين صلاة خوای گەورەمی دەبان لە ئێوەی ئازیز و خۆشەویست و تەواوی بینەدانی بەڕێز و خۆشەویست داواکارم لە خوای پەروەردگار کە ڕەبی خواگەن تەعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کەیت ئازادبووان و لێخۆشبوانی مانگی ڕەمەزان حسابمان کەی اللهم آمین حتما مانگی ڕەمەزان زۆر فەزڵ و خێر و چاکەی تێدایە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە مانگی ڕەمەزان دەهات وەکو مژدەیەک بە خەڵکی دەفەرموو ئەتاکم شەهر ڕەمەضان ئەوەی تر مانگی ڕەمەزان هات چونکە حەقیقەتەن هەروە بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵە بەڕێزەکانی و پیاوچاکان چەندین مانگی ماو بۆ ڕەمەزان ئاواتیان خواستووە دوعایان کردووە کە خوای گەورە بیانگەیەنێتە مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ یەکو مژدە کە دەیفەرموو ولەو ئامۆژگاری کە بۆ مسڵمانانی فەرمووی لەگەڵ یەکەم شەوی مانگی پیرۆزی ڕەمەزان تەواوی دەرگاکانی ڕەحمەتی خوای پەروەردگارە کرێتەوە فەلەم یوغلق منها باب هیچ دەرگایەک نیە لە دەرگاکانی ڕەحمەتی خوا دابخرێت و فەرمووی تەواوی دەرگاکانی بەهەش دەکرێتەوە هیچ دەرگایەکی بەهەش داناخرێ و تەواوی دەرگاکانی دۆزەخ دائەخرێت هیچ دەرگایەکی ناکرێتەوە ولله عتقاء من النار خوای گەورە کۆمەڵێک لە بەندەکانی خۆی لە مانگی ڕەمەزانە لە ئاگر ڕزگارەکات وذلك في كل ليلة ئەویش لە هەموو شەوێکی مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەمانە هەمووی پێمانەڕێ ئەم مژدە و بەشەرەتانە کە خەڵکی دوو جۆرن خەڵکێک هەیە بەڕاستی پێشبڕکێ دەکات هەمیشە بۆ کار و کردەوە چاکەکان و کەسانێکیش هەن مقەسیرن کەم تەرخەمن پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەکەیە باسی هەردووکیانی کرد فەرمووی یونادی منادین لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان هات بانگ خوازێک لەلایەن خواوە بانگەکاو دەفەرمێ یا باغی الخەیری ئەقبل ئەو کەسی بەدوای خێر و چاکەوەی وەرە پێش ئەمڕۆ فرسەتە ڕۆژی تۆیە ویا باغی الشەڕی ئەقسر ئەو کەسێکی کە بەدوای گوناه و هەڵە و پەڵە و تاوان و خراپەوەی دەبەس ئیتر واز بێنە ئیتر کۆڵ بە واز بێنێ لە گوناه و تاوان ئیتر بەسە بگەڕێ و بەلای خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا جا ئەم بانگەوازی خوا بەگوێ هەمووماندا دراوە ئەوەی کە زۆر ینی ئەهلی تاعەت و عیبادەت و کاری چاکەی لە مانگی ڕەمەزانە زیاتر خۆی مانوو ئەکات خۆی هەر لە مانگی ڕەمەزانە نوێژ ناکەین هەر لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو نابین هەر لە مانگی ڕەمەزانە خێر و سەدەقە ناکەین بەڵام لە مانگی ڕەمەزانە زیاتر چوس و چالاکترین چونکە شەیطان صفی دەت یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم زنجیر کراوە پەلەقاژە ئەکات پەلەقاژە ئەکا وەسوەسە ئەکا شت ئەکا بەڵام وەکو جاران دەستی کراوە نییە بتوانێت بەو شێوازە خەڵکی لە خشتەبات و بەرەو خراپە و گوناه و تاوان بیان بات وی بەڕاستی مانگی ڕەمەزان وەکو زانایان فەرموویانە چۆن شەهر الصەبرە شەهر التەقوایە شەهر الصیامە شەهر القیامە بە هەمان شێوە شەهر التەوبەیە بەڕاستی مانگی تەوبەیە مانگی پەشەمانبوونەوەیە مانگی گەڕانەوەی بۆ لای خوای پەروەردگار ئەو مانگەی کە ئینسان بینی خۆی و خوا تەوبە بکا پەشەمان بێتەوە بڕیار بدا ببێتە کەسێکی چاک بڕیار بدا گۆڕانکاری لە ژیانیدا دروستکە بینی خۆی و خوا کەمە زۆر گرنگە بینی خۆی و خێزان و مناڵەکانی
بۆیە ڕەمەزان یعنی مانگێکی پەروەردەیە بۆ ئینسان نابێت ینی کەسی وا هەیە ئیتر لەگەڵ بە ڕۆژوو بوو ئیتر بێزارە و بێت تااقەتەوە بێتە حەمولە و شەڕ ئەفرۆشە و نابێت چۆ ماڵ کەس قسە بکە و نابێت کەس دەنگی لێوە بێت و ئەوانە نییە. مانگی ڕەمەزان مانگی سەبرە، دەبێت ئینسان گۆڕانکاری دروستکە، دەبێت هێمن بێ لە ماڵەوە، دەبێت ئارام بێ، دەبێت زیاتر ینی پێوەی دیار بێت کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەیە. لەبەر ئەو مەوسیمانە هەندێک جار خوای گەورە سوبحانەهو وتعالا کە بەنسیبی ئینسانێکا وەکو مانگی ڕەمەزان، وەکو سەفەری ماڵی خوا، وەکو دە ڕۆژی نۆمینەی حاجیان و ڕۆژی دەیەم کە ڕۆژی جەژنە، ئەمانە کۆمەڵە مەوسیمن کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرموو خوای پەروەردگار لله نەفەحات، یعنی هەنێ شنەبای ڕەحمەتی خوا هەیە هەڵ ئەکا بۆ عەبدەکانی خۆی، بۆ بەندەکانی خۆی. ئیتر جا ئینسان فرسەتە ئەو کاتانە کە بە هەلی بزانێ بینی خۆی و خوای پەروەردگار. بۆیە ئیبن ڕەجەبی حەمبەلی ڕەحمەتی خوا لەبێ قسەی جوانی کە دەفەرمێ ئینسانی ئیماندار لە جیهاد و تێکۆشانێ لەگەڵ نەفسی خۆیدا لە شەو ڕۆژدا جیهاد بالليل و جیهاد بالنهار، تێکۆشانەکەی ڕۆژ بە ڕۆژبوونە تێکۆشانەکەی شەو قیام و تەراویح و ئەمانەیە. جا ئەمانەش خوای گەورە سوبحانەهو وتعالا فلتەری پابوونەوەی بۆ ئینسان داناوە. حل لە مانگی ڕەمەزانە سیانی تایە من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه بۆ ڕۆژوەکە. من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه بۆ تەراویحەکە. من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه بۆ ليلة القدر كان. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لە حەدیثێکە هاتووە کە فەرموویەتی بعد يعني حديث ترى فمن رغم أنف رجل دكلوت بخولا شي أي إنسان كمان رمضان بسدهات وبسدهات يبري خوالت خوش نبو بيت شو كإتتو لمحة مفلترة ليه كم درنا شوي لدوم درنا شوي للسيم لما نشأ إنسان حرب بين جاي يتفنابخ أو الشيطان استحوذ عليهم الشيطان فنابخوا يت الشيطان هلاني كدول لدلو دروني أنا بوي مانج رمضان فساتك زور جورا وجرنجا إنسان أجر أول روج يقدر وسير رجوات شو الروج روي أجر حتى يسج لغفلتها أجر تا يسج لبي أجايدا لكم ترخميو تقصيري دا بين خوت وخوا بهموما بشمان ببينه شوك آياتك أفهمه وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون توابي إما بيسي ما تشوف هموما دراسي تقصير معناه كم ترخمي معناه لبرامبر آياتك عن إخوان ويجمع القرآن 6236 آياته لصت شو أنا أخوي جورا باسي توبة كردوا أي توبة بيشي بيغمران بوا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين باوك جورا من آدم أي بيغمر نوح سلام إخوان السبي أي توابي بيغمران إخوان بيغمر موسى كفمن ربي إني لما أنزلت إلي من خير فقير أي بيغمر محمد صلى الله عليه وسلم كرجة فمي يا أيها الناس توبوا إلى الله واستغفروه أي خلقنا توبة كان فشمان بنوا إني أتوب إلى الله في اليوم 100 مرة فمن للرجل كالصجر ظلم أستغفر الله وأتوب إليه جمع حالي بيغمر صلى الله عليه وسلم إما قلنا بار الرولتا وانا بير رجعنا شنقاتي أو بيوسي معني كبلين استغفر الله واتوب اليه يا ربي خويا التوبه اكين خويا بشماني خويا ليمان خوش بلا دعاء بو خمان بو توابي خوش كانوا بداني خمان ما مصايا سالا وانا بينرك برسالي او بكا بلا توبه شيا يعني عموما الله توبه كان يا زوج بدمي هندك كساده خويا توبه بلام توبه بو خوي الاصلات شيا يعني للروانقه الشرعيه ولا الروانقه ايمانيه والتوبه شيا مالا خويا بيان صلى الله عليه وسلم الحديث الصحيح فالتوبه الندم توبة پشیمانیه انسان کل ناخی خویا حسی به پشیمانی کرد حسی به شرمزاری کرد بین خوی و خوا طبعا او اگر انسان بشیر که و بمریه به کفر و بمریه پناه بخوا اما مجالی لخوشبونی تیانیه اگر ببیت توبه بمریه اگه هر انسانی که توبه کرد روی کرد خوا قل للذین كفروا ان ينتهوا يغفر لهم ما قد سلف بكافر كان بله اگر توبه کن خوا لگناهی او پیشان خوش بید لسوري مائدة أواني كأنه إن الله ثالث ثلاثة سيخوا هيا أواني كأنه إن الله هو المسيح ابن مريم عيسى الله يا إخوايا بدواء أو يا إخوة فرميت شيء أفلا يتوبون إلى الله ويستغفرون بو توبة ناكن بو بشمان نابنوا والله غفور رحيم خوالي خوش بوا هل إنسان بشمان بيته خوالي خوش بيت بلام أجر جورك هي لجناه بيغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي هج عفواتك إخوانا يجريته كل أمتي معافى إلا المجاهرين فنعم أخوة أيوة يعني أفهمها مؤمية دا كم سلامة لقابي بل رحمتي إخوة أمية ديانة إخوة رحمة فيك إلا أوانا نبيت تاوان أشكراكا
إلا ئەوانە بێپەنا بخوا فشەی پێوەکەن لە ناو خەڵکا شانازی پێوەکەن بۆی شەرتی تەوبە چییە پەشێمانی ئینسان هەستکا بە شەرمەزاری نەک بچێت لە ناو خەڵکا باسیکە کابرا کاتی خۆی خراپە بڵێ وەڵا کاکە جارێک ئاوا ڕێمان بە خەڵگرت و ئاوا فڵانمان ڕوت کرد و ئاوا دزیمان کرد و ئاوا گونا هەم بۆ ڕێکەوت و ئەمە ئەگەر بە پەنهانیش کردبێتی بینی خۆی خواتەوەبی کردای خوالی خۆشە بوو بەڵام مادەم ئاشکرای کرد کەواتە تەوبە چییە پەشێمان بوونەوە ئینسان لە ناخی خۆیە ئەفوما مەساهۆکاری ئەمە ڕێخۆشکردنە بۆ بەرامبەر بۆ ئەوەی ئەویش تاوان ئەنجام بدات ئەوە خەلەلەکە ئەمەیە کە تۆ خی گەورە ئەوەی پێ ڕەوانیە مەسەلەن تۆ تاوانێکت کردووە ئەوی بەرامبەریش بیزانێ بە تاوانەکەت ئەویش ئەنجامی بدا هانی بدا لەسەر تاوانیەدا ئەوەی کردو با منیش بیکەم قەی چێکە وەی جۆرێک لە تەوبە هەیە کەسێک کە یعنی پێشەنگ بووە بۆ خراپە إذا شو السنة الحسنة من سن في الإسلام سنة حسنة له أجره وأجر أي سنة سيئة شيء راسته ومن سن سنة سيئة كان له أو وزرها وزر من كواتد إنساني وهاي فنا بخوا قدوب يشنجي خرافة وبين خوي وخوا يعني بيوسي بوهاي أم توبي خوي أشكرا بكات بون منك سيك بو كومالك بيرو باوري هلي بو باسی کردو توێتی من باوەڕم بەو شتانی ئەوانە کاتێککە دەوبەی کرد ئەبێ بە هەمان شێوە بە خەڵکی بڵێ کاکەن ئەم شتانی کە من و تومە هەڵە بووە لەبەر ئەوەی کەوا نیشانەی تەوبەکەی پەشێمان بوونەوەیە بۆیە کە زانە فەرمویانە تەوبە چەند مەرجێکی یەکێ لەوانە سەرەکیترینان طبعا پێش هەمووشت تەوبە بێ ئیخلاصی تیا بێت ئەبێ لە پێناوی خوادا بێ یان و کابرا ینی دزێکی زۆر شارەزا بووە ئیتەکە کەوت بۆ تەمەنی پیری و ئەیوو وەڵا کاکە من وازم لە دزی هێنا و ئەوانە ئەوە دەوری نییە ئینسان نەبێ کاتی هێز و قووەت و توانایتیایە اینجا شەرتی تەوبە ئەوەیە کامەساک بمبورە قسەکەشم پێ بڕی بەوەی کە تێکەڵکێشی وتەکانی جەنابەت تێکەڵکێشی پرسیارەکەی من بێ ئەوەیە کەسێک لە مەعسیەت هەژیاوە ئێستا ئەوێت تەوبە بکە یعنی ڕێوشوێنی تەوبە چیانی چۆن تەوبە بکە ئەو تەوبەی یەکەم ئیخلاصی تا بێت لە پێناوی خوا بێت دووهەم حەز بە پەشێمانی بکات لە دەرونی خۆیان سێهەم بڕیار بدا بە هیچ شێوەیەک نەگەڕێتەوە سەری چەند ئەم تەوبەیە کە خوا ناوی ناوە تەوبەتەن نەسوحا تەوبەی چاک و تەوبەی ئەوەی کە یعنی تەواوی مرجەکانی تەوبەی تێدا بێت خوای گەورە مژدەکەی ئەو نەک گەورەی ئەفەرمێ یوبەدیل الله سەیئاتهم حەسەنات ئەمە ئەسڵە یعنی تەواوی گوناه و هەڵە و پەڵەکانی خوای گەورە بۆ یەکە بچاکە لە ڕۆژی قیامەتە نامەی کردەوەی خۆی دەبینێت لەبەر مەعسیەت و تاوانی تیا ببینێ ئەبینە خوای گەورە هەمووی بۆ کردووە بچاکە یعنی زۆریش بووە حتى يعني كإمام عمر فرمي جالس التوابين فإنهم أرقوا أفئدة أفهمون لقد توبة كان دانيشن كاك ضليان نرمى چونکە ئەوانە لە مەعسیەت و جاهلیەت و تاوانە ژیاون حەز بە ڕەحمەتی ئەو ئیسلامەکەن چێژی لێ ئەبێنن کاتێکە نوێژ و تاعەت جیاوازە لە کەسێکە لە مناڵی و خەریکی نوێژ و تاعەت هەر ئاوا هێناوێتین بۆی ئەم کەسە کە تەوبە ئەکا کە پەشێمانە بێتەوە بینی خۆی و خوا سبحانه وتعالى چونکە إلا من تاب وآمن وعمل عملا صالحا تەوبە بکە کاروکردەوەی چاکە بکات واز لە يعني رفيقي خراب بيني حتى جارك هبرها ولا بيغمس صلى الله عليه وسلم أفرمي أو تشوب وتمنوا يعني موكاني بروي هاتبو خوارو بسر تشاوية قوتشانكي بدسته وبو بير يعني بحال الروي كهات الله بيغمس صلى الله عليه وسلم أي بيغمري خواري صلى الله عليه وسلم باشا برسيارك بياويكي بيري بتمن أهلم تمني من ده حش تاوانيك نما بيني كردبه حش تاوانيك نما بيني كردبه حچی معصیت و گناه و تاوانە کردبێتی حچی خوا پێی ناخۆش بێ کردبێتی فهل له من توبة الله دەتوانێت تەوبە بکات دەتوانێت پەشێمان بێتەوە پێغەمبەری خوا علیه الصلاة فەرمێ إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر حتى إنسان نەگاتە غەرغەرە في القرآن فرمي إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة ثم يتوبون من قريب جامعك فرمي التوبة كان لنزيكترين كاتا لحديث صحيح بيغمبر صلى الله عليه وسلم دفرمين كإنسان جناهي كت فريشتي لا يشبك جناها كاني أنوسيت 6 ساعات 6 ساعات أوسته يتخوى الساعات أو وقتها 24 ساعات النبوة يتر أو ساعات أخوة أزانية ثانية بعض فرمي 6 ساعات أوسته يتر 6 5 دقيقة 6 دقيقة 6 ساعات أخوة أزانية الله يبارك أو إنسان بشيمان أنا 6 موقف به 6 موقف إنسان أخوي به بون منافسانة لما يقدر تشوف فلتري تشيتر لو يقدر تشوف فلتري تشيتر أمها متوانا أنجام ده بوي أخوي جورا فرمي قوا أنفسكم وأهليكم نارا وبتشيت كمان برحمي أخوي برودجارة وهيك أي زود يسمى الله متاري عسل باسي يوم كباسي دزنوش بيوم صلى الله عليه وسلم ده فمي إنسان كدزنوش يجر
أو تاوانەکانی لەگەڵ ئاوی دەستنوێژەکە کە بە دەموچاوی کردوێتی یا فەرمی ئەو مع آخر قطر الماء لەگەڵ ئەخیر قطر ئاو کە دێتە خوارد ئەوە گوناهانی دەسڕێتەوە ئەوەی بەدەستکەوەی بە قاچ هەنێ گوناهەیە دەمێنێتەوە الصلوات الخمس پێنج نوێژەکە هەنێ گوناهی تر هەیەمێنێتەوە والجمعة إلى الجمعة هەنێ گوناهی تر هەیە هەر ئەمێنێتەوە بە جمعەش پانابێتەوە وەڕەمەضان إلى رمضان ئیتر کە گەیشتەوە ڕەمەزان لەو ساڵەیە فلتەرێکە هەمووی ئەشواتەوە گسفی لێدا ئیتر هەنێ گوناهی شەیە هەر بە ڕۆژۆکەش نایسڕێتەوە إلا بعبادة جوركي تمنى بإخوة جورة بنسيب مانيكات من أتى هذا البيت يا صلى الله عليه وسلم رجع من ذنوبه كيوم ولدته أمه وكو رجل دايق بإخوة جورة وفاشيكاتهم وجبرتين لحجوا مهري ماضي إخوان ما مستعى أقرب شيء ولا ما مستعى عباس الشريك ما بخواني أم جاريش دوجار دين ولا قلما مستعى قفتو بويزاتري والله بتأشيد بنران بينيو يعني أنا والله بتعمزروي ولو أنا تعرج من حس كان دو ساعاتك من هربوا خير درفتها بيو جنزابي الرجيم بسم الله الرحمن الرحيم 8 يومئذ تعرضون لا تخفى منكم خافية فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه إني ظننت أني ملاق حسابيه فهو في عيشة راضية في جنة عالية. بارك الله فيك. ماما ساجان خوي جورا هل سورة تحريم لداي أويك أفرمي قوا أنفسكم وأهليكم نارا أمزا أفرمي يا أيها الذين كفروا لا تعتذروا اليوم إنما تجزون ما كنتم تعملون. أما ربطي أكم بسورة جيتر وكسورة منافقون خوي جورا لا كتاي سورة منافقون أفرمي قال ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها والله خبير بما تعملون. لدعية أجر أمكسة توبنك أخوان خواستا فشيمان ببيتوا لولا لرجي قيامة لكاتي حشر نشرة فشيماني داد يدا ولا طبعا لجناتي قرآني بيروس خواهي ولا باسي أوي أواني كردوه كدلين ربنا أخرجنا منها فإن عدنا فإنا ظالمون فلان بيان دوتريت اخسأوا فيها ولا تكلمون. شو تعزيت الأوا الروجي أو نما إنسان عذر بين يتوا قرآن يشكى لدعوة باسي سزاي توان بارانكات دفرمي أولم نعمركم ما يتذكر فيه من تذكر وجاءكم النذير فذوقوا. يعني 8 إنسان خواهي قولا فهمي أولا 8 من بينا دايبير كيتوا يعني 8 30 سال 40 سال 50 سال أولم نعمركم ما يتذكر فيه من تذكر لبرمج يعني دنيا برزان يعني فرصتك زوزور قرنجة بو إنسان يسمى موعظة أموش قاريانا خواهي قولا لسي آية فهمي وذكر فذكر أما رنجة سزور كزداني شيء بديار إما أزاني توبة شيء استغفر الله شيء وأجلك هم بيسويتي رنج 50 سال بيسويتي والله مثلا كمان برنامج مداني شو بقول استغفر الله شو أمانة تذكيرية يا خصنوية عموما بون من أزاني خير وصدقة شونا والله مكاتي ما مصالح وتاري جمع باصي خير كا صدقك حزك يدو صوب بنجاج بخيرابي كي تصدق وخير أما بيوتري بابي تذكيرة جاي مش أم تذكيرانك لو تاري جمع كان هاي بتابل رمضان يعني بوخوي أو تراويحاني كإنساني كات أو تاراني كي بيستي بيد لا مزقوتكان للجمعة ولا عسران ما شاء الله لم كان الله نأمهم برنامج إيماني وبرنامج جوانو هم رنجو
کە نەسیحەت و ئامۆژگاری و وتار و هەموو نەوعێکی تێدایە ئەمە هەمووی بەڕاستی تەذکیرەیە بۆ ئێمە یعنی خوای گەورە عوزرێکی نەهێشتێتەوە ئێمە بڵێن نەمانزانی بڵێن ناتوانین بڵێن ئەوەمان بۆ ناکرێن چکە خوای گەورە فەرمی ما جعل عليكم في الدين من حرج لە دەیان ئاەتە لە ئاەتی ڕۆژوا فەمەن يريد الله بكم اليسر خوای گەورە سبحانه وتعالى بەس مەبەستێتی لێمان خۆش بێ بەس مەبەستێتی ئێمە بخاتە ناو بەهەشتەوە بەهەشتێکی دروست کردووە دەفەرمێ 100 دەرەجە حد دەرەجەی نێوان زەوی و ئاسمانەکانە خوای گەورە ئەمە بۆ کێ دروست کردووە بەندەکانی خۆی دروست کردووە خوای گەورە نزیکە لە بەندەکانی بەس ئەوەنە ئینسان هەنگاوێ بنێ بەرەو لای خوای پەروەردگار لەو حەدیثەی کە خوای گەورە باسی تەوبە کە حەدیثە قورسیەکە خوای گەورە سبحانه وتعالى لە چەندین فەرمودەی قورسیشە ئەفەرمێ کە لەوانە یا عیبادی إنكم تخطئون بالليل والنهار وأنا أغفر الذنوب جميعا فاستغفروني أغفر لكم أفهم إيوه بالشو روش حلا وبلتان هي الشو روش حلا أكن جناها كان ومنيج للتواوي جناها كانت خوش بم إيوه داوي اللي خوش بنا اللي بكنا تعمل اللي تان خوش بنا بس ما مصاب ببورة يك ببورة ما مصاب محمود لا عرفي إيما توبة نیشانەی ترسنۆکی هاڵێت تۆبەی دادەم یا تۆبەی پێەکەم بەڵام پێغمبەری خوا صلى الله عليه وسلم ئێمە فێرەکان لە دوای هەموو دەستنوێژێک بڵێن اللهم اجعلنا من التوابين واجعلنا من المتطهرين مامۆستا تۆبەکار ترسنۆکە تۆبەکار خۆشەویستی خوایە جورئەتیشی کردو ڕەنگە کەسێکی ئازا بێت إن الله يحب التوابين ئەو کەسەی کە تەوبە ئەکات مرۆڤێکی زۆر ئازایە کەسێکی زۆر بەغیرەتە چونکە بەرەنگاری شەیطانە بێتەوە بەرەنگاری نەفس و هەوو ئارەزوی خۆیە بێتەوە خوانەفران حتا کاتێک کە گوناهیان نەکرد کە دوعایان نەکرد عوزریان هێناوە کە داوتە پەشیمانیان و ئیلاهەنا ما عصيناك استخفافا بعظمتك ولكن سولت لنا نفوسنا الله يعني خوای گەورە پێی خۆشە بەندەکانی عوزری بۆ بێنەوە دیارەت خوای کە ئێمە گوناهمان کردووە پەنابخوا نەبێ حساب بۆ تۆ نەکەین و نەبێ پەنا بەخوا تۆ بە هیچ نە بەس ئەمە نەفسمان پێی کردین کەواتە ئەمە حەڵقەی وەسڵی نێوان بەندە و خوای پەروەردگار لەوا دەرەکەوێ کاتێک بەندەیەک ئەچێتە حزوری خوای پەروەردگار و بۆ کعبەی پیرۆز و بۆ ماڵەکەی خوا لەوێ پەڵ پەگرێ ئەمە پێڵێن پەڵ یعنی عینادیەکە ئەڵێ ئیلا ئەبێ لێم خۆش بی من لێرەوە ناڕۆم تا لێم خۆش نەبی یان ئەوە ناکەم تا ئەوە نەبێ هەتا لە وتارێکە مامۆسا عادل عیزەت جەباری لێرەوە سڵاو ڕێزمان بۆی هەیە باسی پیاوێکە کاکە معوەقە شەلەلە ئەچێتە کعبە لەوێ داوا لە خوای پەروەردگارەکە ئەڵێ وەڵڵاهی لەم بەیتە ناڕۆم هەتا وەکو بە قاچەکانی خۆم دەرم نەکەی لێرە هەر لەوێ خوا شیفای بۆ ئەنێرێ وەمە عەسری مۆجیزات نییە بەڵام ئەمە حەڵقەی وەسڵی نێوان بەندە و خوای پەروەردگارە وای کردووە کە ئەمە یەکسەر لەوێ جێبەجێ ببێ بۆ ئەم بەندەی خوایە خوای گەورە بەس تەماشای دڵی ئینسان ئەکات چونکە دڵی ئینسان إنما سمي القلب قلبا لكثرة تقلبه دڵی ئینسان زۆرە گۆڕێت ئەگەر ئینسان دڵی پەیوەست بێ بەخوا و لەگەڵ خوای پەروەردگارە بێت تەبارەکە و تەعالا خوای گەورە هەموو شتێکی بۆ کات و خوای گەورە هەر شتێک کە بێوێ بیکات تەماشای دڵی بەندەکە ئەگەر ئینسان بەدڵ لەگەڵ خوا بێ و بەدڵ پەشیمان بێتەوە لەگەڵ خوا بەخوا ناومێدی ناکە زۆر جوان زۆر سپاس مامۆستا ماندوومان کردی سپاس دەکەین کە ئەمڕۆ لە بەرنامەی گەوهەری ڕەمەزان لەگەڵمانە بووی خوای گەورە پاداشت باتەوە خوای گەورە پاداشتی ئێوەش باتەوە یاخوا ئێوەش ماندوو نەبن و خوا سەکەوتوتان کە سپاسیش بۆ مامۆستا کە بە دەنگە خۆشەکەی لەگەڵمانە بوو بەڵ خۆشەویستان زۆر سوپاس بۆ زەیتی کاشۆ و هەروەها دەخۆشخانەی بەخشین کە سپۆنسەر و پشتیوانی بەرنامەکەمان بوون ئەچینە ناوبڕێک و دواتر لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامە بین تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بەدابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە لە پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاک بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوە کاتێ وارشۆنێک لێبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەویت. باش دایگەنی ساڵەسم کوڕم هەستەوا بانیە پارشێو ناکەم. بەڕۆژیت بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیاکۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری های سێنس پیورجێتت هەیە.
هەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببە. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بارزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووا و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێدێت. ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتبەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاک محمود تا ئێرە بەرنامەکە تا چەند ئاسوودەیت؟ وەڵا عیبی نییە شکر لەخوا بە زیاد گرنگەوەی ئەو تەوەرانەی باسمان کردن ئینشاڵڵا لە خۆمانە جێبەجێ بکەین و ئێمەش ئینسان بێکەم و کوڕی و بێ ئەوە نییە بێگوناه نییە. ئێمەش هەوڵ بدەین لە داهاتووە خوا ئیستیقامەمان پێ ببەخشێ لەسەر ئەمە بەردەوام بین ینی سەرمان لێ نەشێوێت ئینشاءڵڵا. تەمان سروشتی بەرنامەکە وایە جاجارە بێ بگەڕێنەوە بۆ لای شێفەکان تەمان شێفانە تۆ هەست بە بۆن و بەرامەی خواردنەکانەکەی وەنیە خەریکە زۆر باشە ئەبێ سەردانیشان بکەینەوە سەردانیانەکەین فەرمو با بچین بۆ لایەن لەگەڵ ئەوەشا من بیر لە خوشکان و دایکانمانەکەمەوە کاتێکە کاتی ئیفطار دێ مەسەلەن چەند ماندوو ئەبن بە سفرە خوانەوە تا ئامادەیەکەن ئێستا من ئەیان بینم لەو کاتەوە خەریکن یاخوا لە شان ساڵ سلام عەلەیکم ئامادەکردنن کاک محمود چێژێکی تایبەتی خۆی هەیە وانە شێف دیار تۆ لەگەڵ قسەکەمای ئارە وەڵڵا خۆشم زۆرم بەڵێکم گرماسیە بەس ئەمە فیتای مریشکی کەوە چییە؟ فاهیتای مریش فیتای مریشک ناوەکەشی نازانم نیسکێنەیە خۆی نیسکێنە زۆر بەتام و بەلەزەت و ئەوانەیە ئەوە هەیە لە عەسار و خەڵاتە و شتێکە هین نەبێ بەس ئەمە نەوعی نابێت خەڵاتە زعمەت وابزانم نیزامی تورکیەوە نییە تورکی و سووریا تورک و ئێستا ئەمە بۆنیشی شێف بۆنی ماشەڵڵا بۆنی زۆر خۆشە شێف دیار ئێستا ئەمەی لەسەر تەباخەکەی چی و چیەوە خەریکی چیت ئێستا تۆ؟ ئەوە ساب شۆربای حاضرە بەڵە بەڵە ئەم شتانەبیتە پەیوەندی چییە بە ئیشەکەتانەوە؟ ئەو قڕناویداوە سات تێکەڵێبانەیەکەین ئەی ئەوە ئەمەش ئەین شتەوە بەزەمە بە شێوەیە بە گۆشتەکایکی نا بە مریشکە ئێستا ئەمە چی و چیە سوورت کردو؟ ئەمە قارچکە و بیبەری سوور بیبەری ئەلوان ئەوە شێف نەریمان و کاتە باسی کرد کاک نەریمان عەفوت خوا ئەوەی تۆ خەریکی چییە؟ ئەمە مقابلاتێکە ئەمە مقابلاتێکی فواكه يعني ميوهات اول شيء مقابلات دروسكن مقابلات شي دروسكن لخرنابي لك بوناو ونعم هم مقابلات شي دروسكن ليرو بكاك دانيار و كاك عباس وجماعتي برنامج كالم يتربوا يعني بين ام برنامج ان شاء الله فهم كاك فيون هم الرشي برنامج كيف كذا يعني دري انا جاي لخدمت انا ترى ما لخدمت انا بي مضمون كاك شيف نريمان ئێستا تۆ بە وردی ئەو پلکاتانێک کە ئەمڕۆ لە خواردنی ئەمڕۆ بەکارتانێناوە بە وردی بۆمان باس کە با بینەران بتوانن سوود لەوە بکەن ئەگەر دروستی کەنەوە بتوانن گۆشتەکەمان تێکە سا شێوی چەند جوان بامۆس فاهیتای مریشکەکەمان بریتێ لە پیاز بیبەری ئەلوان تەماتی تێناکەین فاهیتا بەڕاست بێتە مەسەڵەن ئەگەر تەماتی تێکە ئەچێتەوە خەڵبی چفرایەوە لەگەر ڕێزما زۆر کەسەیە تەماتی تێگات بۆی نابێ فاهیتە تەماتی تێکرێت ئەگەر تەماتی تێک دەچێتە خەڵبی چفرایەوە ئەمە تەڵەن پێکاتەکان وتم بیبەری ئەلوانە پیازە داوە دەرمانە داوە دەرمەکان بریتێ لە بۆ نمونە کاری بوو زەردەچێوە بوو ئەمە بیبەری سپی بوو پاپریکا بوو ئۆریگانۆ بوو لەگەڵ ڕۆزمێری ئەمە مریشکەکە پێکاتی مریشکەکە بەڵێ ئی گۆشتەکەش هەر بۆ پێکاتەکانی تقریبا هەر پیاز و بیبەری ئەلوانەکەیە بەس پێکاتی هینەکان جیاواز لەگە کەبابەمان بۆ زیاد کردو ئەمە ڕۆزمێریە زائیدەن تەرخونی وشکە زائیدەن کەبابەیە و زائیدەن بیبەری ڕەشی هاڕاوە باشە میوەشە بینم ئەمڕۆ میوەش ئەمڕۆ میوە ڕازانەوەیشی میوە ئەەکەم زاڵاتەشی فواکێ ینی میوەهات
شتێکی تایبەت باشە تۆ کوتت پێکاتی خواردنەکە تەماتیتیانە بەس تەماتە لەسەر تەماتەکە بۆ فاهیداکە دوای بۆ لە بۆ نمونە خیارە ئەم خیارە ئەم تەماتێ دانی بەڕاستوانێکی جوان لەگەڵ لیمۆە یعنی ئەم خواردنە بە شێوەی لەفە ئەخورێت بە شێوەی لەفە سەریع برنجی شافرێت لەگە برنجی شافرێت لەگەڵ برنجی شافرێت سوپاسدانەکەین دەستان خۆش بێ لە نزیکی مەغریبا دەست پێی تیاگە لە نزیکی مەغریبا بە زوریا بخۆ نەسووت هەی جوانێ نەمێشە بۆی پیس هەی چوان ئەم شەوازە خۆشەکان چۆن ئەو دەسی ئەوێت تۆش ئاوایەکی لێ زۆر باشە من تێکی وەرێن ڕێسا ئێوە شێفن بەڕای تۆ من چیت دروستێکی ئەمە بە حسابی ئێمە بێ تەماتە سوورەکەینەوە ناویدەکەمان نەکرد کە مەقەبیلاتەکە ئەم قەرنابیتە ئەمە لەگەڵ چیا بەکارێنن محمودیش پرسیاری کرد بەڵێ ئەوە لەگەڵ تەماتەیە لەگەڵ تەماتە لەگەڵ کەچەبا بەکارێنین ئەگەر میوەری ئەلوانە لەگەڵ خیارە لەگەڵ خیارەکان لەگەڵ تۆزە زیندەشتی بەسەراتی ئەم پرسیارێکی ترم هەبوو کارنەریمان ئەو گۆشتە پێشەوەی ئەوە سووتلێتەوە بڵێنرێەوە نییە هەر یەکسەر ئەوە گۆشتی ناسک ئەبێ گۆشتی ناسک بەڵێ حیوانی شێفی ئەشتوانی بە بەس ئەبێ حەبل بێ بەڵێ زۆر کەسی بەڵام ئەگەر بیکڵێنی ئەو تام و چێژە نهاتێت ئەو تام و چێژە نات ئەگەر بیکڵێنی ئەو تام و چێژە بەڵام ئەگەر سووری گێتەوە تام و چێژەکە زیاتر بێت گۆشتەکە بێ ناسک بێ حیوانی بچووک بێ ئەگەر هی بەرخی یەک ساڵە و شیرە خۆرەوانەش بێ باشتر لە خزمەتانە دەست خۆش بێ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەردەوامین لەگەڵتان لە بەرنامەی سیگەوهەری مانگی پیرۆزی ڕەمەزان لە شاشە ڕەنگینەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە کاک پەیام میوانمان هەیە بەڵێ بەتەچێت دکتۆرێکی بەڕێز دکتۆرە نەسرەدین محەیدین ئەو ئینشاءڵڵا نەسرین محەیدین ببورن ئەو میوانمانە ئینشاءڵڵا لەگەڵیشا باسی خواردنەوەی ئاوەکەین چونکە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە تەئکید ئاو گرنگی خۆی هەیە ئێستا پێشوازی لێکەین دکتۆرە فەرموو فەرموو دکتۆرە بەخێر بێت سەرچاو یاخەڵ خێر بێت فەرموو بازم فەقیرە جید خواردۆ بەدەست ماکەکەەوە هەنە نیشتی خۆت داینێ زۆر باشە نابێت چ فەرموو حەزەکەی چۆرە سەرتر دکتۆرە یاخوا بەخێر بێت سپاس دەکەین لەوەی کە عزیەت کێشا و هاتووی بۆ بەرنامەکەمان سپاس دکتۆرە حەزەکەین لە سەرەتایە ئاماژەیەک بە گرنگی ئاو بە شێوەیەکی گشتی بکەی ئەجا دوجار ئێمەش پرسیاری خۆمانەکەین ئینشاءڵڵا سەرەتا سپاسانەکەم هیوادارم ئینشاءڵڵا خۆی گەورە ڕۆژ و تاعاتی گشتای قوبڵ بکات و قووەتێکمان باتە کە بتوانین بەرگری ئاو خواردنەوە نەکەین ئینشاءڵڵا سەرەتا بڵێن ئەگەر ئێمە لەوە دەست پێ بکەین لەو ئاەتەکە خۆی گەورە فەرمێت وجعلنا من الماء كل شيء حي يعني ئەم ئاەتە تەفسیرێکی زۆر جوانی زۆر شتمان بۆ ئەکا لە فسیۆلۆجی گشت خانەکانی مرۆڤ بێت یان هەر ئاژەڵ بێت تەنانەت ڕوەکیش ئەمە هەمووی بە ئاو ئەمێنێت و بە ئاو ئەژی ئەگەر ئێمە بمانەوێت بە شێوازێکی تەندروست بژین لە پێستمانەوە لەسەرمان و ئەگەر حسابی بکەین تان و کە پێی قاچمانەوە ئەگەر بمانوێت هەمووی لە ناو و لە دەرەوە بە شێوازێکی تەندروست و باش بژی ئەبێ ئەم ئۆرگانانە ئەم خانانە بێ هەمووی پارا بێت ئەبێ هەمووی بە ڕێژەیەکی باش پێویست ئاوێکی هەبێت کە بیخواتەوە ئاوێکی هەبێ بە بەردەوامی تایە بێت ئێمەش کە خۆی گەورە ئەمەی پێ فەرز کردو لە سەرمانەکە ڕۆژوو ئەبین ئەمێ ببزانین چۆن بتوانین بەرگری لێ بکەین چۆن بتوانین ئێمە بەرگری لەو چەند سەعاتە بکەین کە ئێمە ئەو نەچێتە ناو لەشمانەوە ئێمە چۆن بتوانین ئەوەی لێ بکەین ئەوە ڕێگە زۆر هەیە بۆ ئەوە بەڵام سەرەتا ئێمە ئەڵێن هەموو خانێکی بچووکمان هەموو خانێکمان هەموو شانەکانمان هەموو ئۆرگانەکانی لەشمان پێویستی بە ئاوە کەوا بێت ئێمە ئاو بەڕاستی حی باش دکتۆرە ڕەنگە ئێستا بینەران بڵێن ئەم ساڵ کاتەکەی فێنکە ساردا
ڕەنگە ئەوەنە تینومان نەبێ بەڵام یعنی پێویستە ئێمە تینومان بێ ئەنج ئاو بخۆینەوە یاخود وەکو جەنابەت باست کرد گرنگە بۆ جستە ئێمە پێویستە ینی گرنگێکی تەواو بی بە ئاو خواردنەوە چۆن خۆراک چەند گرنگێکی خۆی هەیە ئاویش بەقدر ئەو گرنگی هەیە دامە هەرجارە من تەلات بۆ تەلەبانەکان باسی یەکەم ئێمە 5 بەشە سەرەکیەکەی خۆراکی ئێمە هەمانە لەلایەکەوە ئاویش لەلایەکی ترەوە چکە ئەمانە هەمویان من پرۆتین ئەخۆم ئەگەر بمێ بە شێوازیەکی باش سوودی لێ ببینم ئەبێ بزانم کەی و چۆن ئاوکەش بخۆمە لەگەڵ یا لەبەر ئەم ئیشی خۆی بکە بەباشی من چۆری ئەخۆم من چۆن بتوانم ئەو چۆرێکە من ئەیخۆم بە شێوازێکی تەندروست و باش لەگەڵ ئاو خواردنەوەکە هەردووکی هاوسەنگ ببێت ئەمە شتێکی زۆر گرنگە هەمانە خۆراکی هاوسەنگە غذاء الموزون کەمە بڵێن وەکو طبی نەبەویە کە هەیە یعنی تەوازنێکی زۆر جوانی تایە لە بینی خواردنەکە لەگەڵ ئاو خواردنەوەکە یعنی کەوا بێت ئێمە مەرج نییە کە تونیمان ببێت بچین ئاو بخۆینەوە مەرج نییە کە تونیمەمە بێت ئەنج بچین ئاو بخۆینەوە ئەبێ ئێمە بەرنامەی بۆ خۆمان دابنێین بیخینە مێشکی خۆمانەوە کە هەموو خانەیەکی لەشی من پێویستی بە ئاوە زۆر باشە ئەویش وەکو بڵێن زمانی هاوار کە بڵێن تونیمە تۆ بە چەند شتێکی تر ئێمە هەستی پێەکەن کە تو ئەو لەشە ئەو خانەیە ئەو ئۆرگانە پێویستی بە ئاوە مرجنێت تۆ بڵێت هەستکردن بە تونێتەکەیە لەشت پێویستی پێێتی بەڵام هەستی تونێتەکە و تایانەیە دکتۆرە ئەو پێکاتەیە کە خی گەورە نادوێتی بۆ ئینسان نەڕەنجی هەیە نەتامی هەیە نەبوونی هەیە بەدیلی ئاو چییە بۆ ئەوەی ئەگەر ئینسانێک زۆر ئاو نەخواتەوە مەسەرەن بەدیلی ئاو چییە میوەیە چ جۆرە میوەیەکە چ جۆرە پێکاتەیەکە کەوا ئەکا شوێنگرەوەی ئاو بێ خۆی وەکو بڵێن ئاو لەگەڵ شلەمەنیەکان لەگەڵ ئەو میوانە و ئەو سەوزانە کە ڕێژێکی باشی بەرچاو ئاویتایە ئەمە هەمووی هەرێکی سوودێکی تەندروستی خۆی هەیە لەلایەکی خۆی و ئیشی خۆی ئەکا بەس هیچی جێگرەوەی ئاو نییە هیچی جێگرەوەی ئاو نییە هەر یەکی وەکو خۆمان ئەڵێن هەر یەکی و ئیشی خۆی ئەکا لە قاڵبی خۆیە هەرێکی و ئیشی خۆی ئەکە لە قاڵبی خۆیە مامۆسای ئاینی ئیشی خۆی ئەکە مامۆسایەک ئیشی خۆی ئەکە فەرمانبەرێک ئیشی خۆی ئەکە ئێوە ئیشی خۆتانەکەن ئەو شەفانە ئیشی خۆیان ئەکەن ئاوەکان ئیشی خۆی ئەکات بەڵام ئەو ئاوەکە لە ناو میوەکە هەیە لە ناو خواردنەکانی ترە هەیە ئەویش ئیشێکی تری خۆی ئەکە لە لایەکی ترەوە بەڵام هیچی ئیش یەکتری داناپۆشێت هەر یەکێ بە ئیشی خۆی بکات دکتۆرە ئێستا ئێمە بەڕۆژوین ئەگەر بمانەوێ ینی گرنگی بە ئاو بین چۆن ئاو بخۆینەوە ئێستا کە ڕۆژومان شکان ئاو زۆر بخۆینەوە پێش خواردن بیخۆین دوای خواردن بیخۆین لە پاشێوانە پێش ئەوەی کە نان بخۆین ئاو بخۆین دوای ئاو بخۆین چکە جاری وا هەیە تۆ کە خواردنە خۆی ئاویش دوسێ پەرداخەکەی بەسەری سەرکە مائیدەت هەڵاوسێ و ینی هەست بە ناڕەحەتێکی زۆرەکەی هەستەکەم یعنی بەڕاستی ینی ئاو خواردنەوەش هوەرێکی تایبەتی خۆی هەیە زانینێکی تایبەتی خۆی هەر خۆش بڵێن لە زانستە یعنی ئێستا سەلمان دوێتی کە ئەڵێ ئاو کە بخورێتەوە ئەبێت بە چەند مەرحەلێ بخورێتەوە نابێت تۆ بە یەک جار ئاوەکە هەڵ بدەیت وەکو چۆن خۆی لە سنتەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هەیە ئەڵێ ئاوەکە بە یەک جار قوت مەدەن بە سێ جار بیخۆن و بە ئیستراحەت بتابەتی ئەگەر تۆ بتێ بە شێوازێکی زانستی بەڕاستی بیخۆی تۆ بە چەند مەرحەلەیەک بیخۆ شەرت نییە سێ جاریش بێت زانستەکە واڵێ لە مەرج نییە سێ جار بێت دوو جاریش بێت چوار جاریش بێت گرنگ ئەوەیە کە تۆ ئەی خۆیت قومێکە خۆیت هەناسێکی بۆ هەڵەکێشیت ئەنجا قومی دووهەم ئەتە قومەکان هەرچەندێک بێت تا کەمتر بێت باشترە لەبەر بە ئیسراحەت ئەخورێت گرنگە بە دانیشتنەوە بێ گرنگە بە دانیشتنەوە بێت لەبەرەوەی تۆ ئێستا بڵێن ئەو هینەکەی لە بینی هەل لە هینی فسیۆلۆجیەکە باس ئەکرێت لە بینی خواردنەوەکە دەم لەگەڵ مەعیدەیە چ بە پێوە بیت یان چ بە دانیشتنەوە بیت ئەو مەسافانە کە دیاری کراوە ئەگەر مەسافەکە لە بینی مەعیدە لەگەڵ قاچەکە تا کەمتر بێت باشترە لەبەر بتوانێت بە باشی سود لەو ئاوە وەربگری کە ئیخۆیتەوە دکتۆرە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەیەکی زۆر ئاشکرا و ینی زۆر خێرایت هەیە لەوەی کە بەشێک لە مەعیدەتان بهێڵنەوە بۆ ئاو بالضبط ئەمە تا چەند گرنگە خۆی مەعیدە سێ باش ئەبێ کە ئێمە هەر شتێکی تێ ئەەکەین هەر شتێکی تێ ئەەکەین بەشێکی بۆ خواردن بێت بەشێکی بۆ ئاو بێ بەشێکی بۆ هەناسەدان بێت تۆ زۆر جاریوە هەیە ئەوەنە ئەخوات یان ئەوەنە ئاو ئەخواتەوە هەناسی قورسە بێت بۆ مەعیدەکە بە تەواوەتی گرتووە یان ئەمە هەڵەیەکی تەندروستی زۆر گەورەیە ئەمە وە ئەکانیە ئێستا یان بەداخەوە ینی زۆربەی خۆمان سێکی هەمووی ورگێکی ئەوەی هەیە ڕاستە ئەمە هەمووی هینی چییە
وڵاو پرسیارێکی گرنگە هەمووی ئەمە هیچ چییە خواردنەکەن کە ئیخۆین ئێمە بە یەک جار بە قورسایی ئەچێتە ناو مەعیدەکەمانەوە بە سریعی بە قورسایی اینجا لە بینەکانیشە ئێمە چی تێکین ئێمە من کەوچکێک شلە برنجێکە خۆم دوو کەوچک شلە برنجێکە خۆم لە سێرم سێهەمە لە باتی من کەوچکێک خواردنەکە بخۆم بەدەخە ئاوی ساردە خۆم ئاو هەزم کردنی مامەڵەکردنی لە ناو لەشە زۆر ئاسانە لە چاو گۆشتە لە چاو برنجە لە چاو نانە ئەتە بۆیە تۆ لەم حاڵەتە سەر لە مەعیدەت تێکە دەی نازانە بەرەو سوگەکە بڕوات ئەو خواردنەوەکە بڕۆکە ڕێکسەر دابەشی ئەکا بە ناو لەشە یان بەرەو خواردنە قورسەکە بڕوات پرۆتینەکەشی کاتەوە چەورێکەشی کاتەوە سەوزایەکانشی کاتەوە چی بکە لە بینی ئەمانە هەمووی ئەم تێکەڵێ دروستە بێت بۆی خۆی گەورە ئەڵێت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ ئەویش وحی خۆی گەورەیەکەوە پیاوە ئەڵێ تۆ خواردنەکە بخۆ ئاوەکە بخۆ هەناسەکەشی بۆ دانا بەڵام تەرتیبەکەی بۆ دانەراوە بۆمان دانەراوە تەرتیبەکە سەزانست ئەڵێ چی ئەڵێ تۆ پێش نان خواردنەکە بڕێکی باش ئاو بخۆرەوە بڕێکی باش ئاو بخۆرەوە لە بینی نان خواردنەکە لە ناو ژەمەکەیە ئاو نەخۆیتەوە زۆر باشترە دکتۆرە هاوڕێم کاک محمودیش پرسیاری کرد وتی باسی بەدیلی ئاوی کرد بەڵام تۆ بیرکەرەوە ئێمە زۆر جار کەسێکمان هەیە ئاو زۆر ناخواتەوە بەس چا زۆر ئەخوا ئاو زۆر ناخواتەوە شەربەت زۆر ئەخوا ینی بە تایبەتی لە ڕەمەزانە ینی تەسەووری ئەوە بکرێکە ئەمانە بن بە بەدیلی ئاو خۆ جەناب وەڵامە یایەوە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە بۆی پەیامەکە جوانتر بگا هەیە گرنگی زۆر بە ئاو نادا بەڵام بە شەربەت و چای زۆرەدا شەربەت ئیشی خۆی ئەکات بڕێکی کەم لە ئاو وەکو ئاو ئێمە لەشی ئێمە وەری ئەگرێت و سفادەی لێکات چا بڕێکی کەم لەو ئاوەکەتیایەتی بەو شێوازە کە لێنراوە لەشی ئێمە سوودی لێوەگرێت و سفادی لێکە بەڵام ئەمە چی ئەمە دوای ئەوەی کە مەعیدە و ڕیخۆڵەمان چی ئەکات شی ئەکاتەوە چکمە خواردنە شی ئەکاتەوە چاکە شی ئەکاتەوە ئەنج ئاوەکەی لە دەرەهێنێ شەربەتەکان شی ئەکاتەوە دۆ ماساوەکە شی ئەکاتەوە ئەنج ئاوەکەی لە دەرەهێنێت ئیشی پێ ئەکات باش من بۆچی ئەو قورسیە خەمە سەری کەمە لەگەڵ شامە چی ئەەکەم من خواردن ئەخۆم لەگەڵ شە من قورسی ئەەکەم و هیلاکی ئەەکەم بە خواردنەکە هیلاکی ئەەکەم باش من بۆچی ئەو قورسیە لەسەر مەعیدەی خۆم دروست بکەم لەسەر ڕیخۆڵەکانم دروست بکەم لەسەر خانەکانم دروستی بکەم بۆ مهمەکەی چییە ئێمە ئاو خواردنەوەکەیە بەڵام من چۆن ئاوەکە بخۆم و ئایا ئاوەکە کە من ئەیخۆمەوە یان ئەوسە خاڵێکە زۆر قسە و باسی زۆر لەسرە لە بینی زانکانە کە ئاوی سارد یان ئاوی گەرم ئەوە پرسیارێک حتممە نەمان کرد من خۆم حەزم زۆر لە ئاوی ساردە خۆی هەندێشت هەیە زانستەکە ئەچێتە ئەولاوە کە لەگەڵ حەزی مرۆڤ بێت لە عورفەکە ینی حەزی مرۆڤ یعنی سەر من باوکی خۆم خوابی پارێز لەگەڵ باوکی مولایکە حتا ساڵ زیاترە بەس چلەی زستانیش لەگەڵ ئازیزانی وەش انشاءالله چلەی زستانیش ئەبێ ئاوەکە سارد سەوڵاوە حیاتەکە ئەڵێ بەوە نەبێت من پاراو نابم ئەوە چێ وەڕا هاتووە ڕاست ئەوە ڕاهاتنە لەگەڵیا بەڵام من بمەوێت ئێستا من بڕیار ئەدەم بە شێوازێکی تەندروست ئاو بخۆمەوە ئەبێ من حسابی خۆم بکەم لە پێش نان خواردن ئاو بخۆم لە کاتی ژەمەکانە تا بتوانم ئەو نەخۆم ئەگەر بیشی خۆم ئاوێکی شلەتێن بێت فێنک بێت سارد نەبێت من یەک پرسیاریترم هەیە دکتۆرە ببوورە دوایی بۆ مامۆستا مەحموودیش بزانین چ پرسیارێکیە دکتۆرە ئێمە ئەگەر ئاوە دابنین لە کاتی ئێستاە واز لە هاوین بێنە کە ئاو زۆرە خوێ بەڵام لە ئێستاە ئێمە بەڕێژە چەند لیتر ئاو بخۆین باشە شەو ڕۆژێک یا مەسەن بۆن منە بە تایبەتی لە مانجی پیرۆزە ڕەمەزانە لە بینی ڕۆژ و شکاندنمانە کە ئێوارەیە تاکو پاشێ و کە ئەوە لەو کاتایە بۆمانەیە ئاو بخۆینەوە چەندێک ئاو بخۆینەوە باشە بۆ جستەمان ئەسمە پێش ئەوەی بێنە سەر بڕەکە کە ئێمە بیخۆین ئێمە کەی بیخۆین یان ئەمە کە ڕۆژەکانمان شکاند وەکو سنەتە وەکەوەی کە زانستیش ئیسباتی کردووە کە بێمە بە شتێکی شیرینی بشکێنین لەبەرەوەی وزەیەک بێت چێتە ناو لەشمان بە سەریعی ئیعاز بە مێشمان خۆی ئامادە بکات ئیعاز بە مەعیدە بەری خۆڵەکانمان کە چێ خۆ ئامادە بکە خواردنیەت ئەتە بۆ ئێمە شتێکی ئەبێ سەریع بێت خورمە حیاتەکەی لە لای خۆمان خۆی لە هەموو دنیا مسلمانان هەر خۆرمایە چکەوە سنەتە ئەو سنەتە بەس ئەگەر خورماکەش نەبوو تۆ شیرینیەکە
شیرینیەکە بەس تا بڕەکەی کەمتر بێ ئەم شیرینیە سەناعیە ئەوە باشترە تا بڕەکەی کەمتر بێ باشترە بەس خورماکە قسەی لەسەرە کە ئایا دنکێ بێت دوام بێ سیان بێ حوت بێت تۆک تاک بێت جووت بێت ئەوە قسە و باسی زۆر لەسەر هەیە بەس تۆ گرنگ ئەوەیە کە تۆمە بە شیرینەکە دەست پێکەین اینجا دوای ئەو من مەفروضە لەسرم نیو پەرداخ ئاو بخۆم نیو پەرداخ ڕوبعی پەرداخی ئاو بخۆم ئەنجا شتێکی شلەمەنی بخۆم شتەکە بێت چی بێت ئەوە بێ وردە من ئامادەکاری بدەم بە ئیعاز بدەم بە مێشکم کە خواردن بەڕێوەیە من یەکسەری عازی من یەکسەر دەست پێ بکەم بە خواردنێکی بەقوت توجارشتە معیدەم نەهاتۆتە سەر خۆی مێشکم هێشتا نهاتۆتە سەر خۆی کە معیدا خۆ ئامادە کە خواردن بەڕێوەیە بۆی تۆ ئێمە بەم ڕێژە یەک بە دوای یەکە هەمانە بۆ لەبەرەوەی تۆ وردە مێشکی ئیعاز وەربگرێت و بیدا بە بڕۆ خاڵۆ بە معیدەمان کە چێک کە وردە خواردنی باشێت خواردنی قورسێت خۆی ئامادەکە بۆی ئێمە بە بڕێکی قورس بە ئاوێکی زۆر بە ماستاوێکی زۆر بە شەربێتێکی زۆر من معیدەم هیلاک ئەەکەم ئێمە بەس پڕی ئەەکەین جامەکەی پڕە بێت کە پڕ بۆچی لێت لێڕژێت جێگەی خواردن نامێنێتەوە ئەتەکەوە من لە دوو حاڵەتە زەرم کرد یەکەم معیدەم پڕ بوو لە ئاو و لێ ئەڕژێت بێ بچم بەتاڵیکەم دووهەم جێگەی خواردنی تیا نامێنێتەوە بۆی سێرەکەی دایماوەی کە هەستەکەی ئەڵێ ئاوێکی زۆر ئاو نا شەربەتێکی زۆر ئەخۆمەوە ماساوێکی زۆر ئەخۆمەوە دوێکی زۆر ئەخۆمەوە لەبەر ئەمانە ئەڵێم چونکە خەڵکەڵێک کە شتێکیان تۆ نێڵێت ئەڵێ یعنی ئەویان کێشەی نییە ئەگەر بڵێ ماسەران ئەڵێ دۆ کێشەی نییە ئەوە شتێکە لای خۆمانەوە ئاساییە ئەبێ بڵێ ماستا و شەربەت دۆ یعنی ئەمانە من نابێ معیدەمی پێ هیلاکەم نابێ کاتی پێ بکوژم کاتی معیدەمی پێ بکوژم لەبەر من لێشەم پێویستی بەچێ بە خواردنە بێ من ئیعازێکی بەمێ کە وردە دەخۆیم ئامادەکات بڕێکی کە من ئاو ئەخۆمەوە خواردنێکی خەفیف ئەخۆم ینی سوپێک بێت شتێکی ئاوا بێت ئەنجا نوێژەکانم ئەەکەم ئەنجا لەبەر ئامادەکاری معیدەم ئامادەکاری بکات ئەو کاتە هەبێت ئەو کاتە ئێمە بەچەیەکەن ئێمە وەکو مسلمان ئێمە نوێژەکەکەین ئەنجا دوای دەستەکەین بە خواردنەکە لەم بەینانە تا پارشێو من مەفروضە جسمم پاراو بکەم بە یەک جار پاراو نابێت بە یەک جار پاراو نابێت مناڵە مەڵا سێ چوار پەرداخ بە یەک جارە خۆم بۆ تەواوی تر ئەبێ وردە خانەکانم هەمووی استفادی لێ بکە بۆ یەوە باشتر تۆ سەعاتە جارێ دوو سەعات جارێ پەرداخی ئەو دوو پەرداخ ئاو بخۆیتەوە بە کۆی گشتی دوو بۆ سێ لتر ئەبێ ئەمە ئاو بخۆینەوە ئەتە خۆدا بەشیکە بە یەک جار بیخۆی استفادی لێ ناکەیت دکتۆرە یەکێک لەو فەزلانەی خۆی گەورە بە ئینسانی بەخشیوە بریتە لە ئاوێکی مبارەک کە ئاوی زەمزەمە ئێمە زۆر جار کە گەشتی عومراکەین لەوێ مەسەلەن کە ئاوی زەمزەمە خۆینەوە هەستەکەین مکەمیلاتی غیدائیە هەستەکەین پێویستمان بە خواردن نییە ینی زووتر تێرە بین ئەتوانی ئەوەمان بۆشی بکەیتەوە زانین پێکاتەی ئاوی زەمزەم بۆچی فەرقی هەیە لەگەڵم ئاوە ئاسایی و احتیاطی کە هەیە انشاء الله نخشى بالامش ان شاء الله او هل يراس خوبي خوينك او كاين بازار كان لفمانا اوي زمزم شتكي تايبتي هيا يعني تنانت لبحث كان المكان ككراوه زانست كان ككراوه لسري وكو او خواردنەوە دانانرێت وەکو خواردن دانرێت لەبەر ڕێژێکی بەرچاو هەندێک لە کانزاکانی تایە لە زۆر لە کانزاکانی تایە لە ئاوێکی سروشتی احتیاجیانە بۆی ئەمە چێمە شتێکی چێ وەکو مغەزیە بۆمان ئەمە خۆی گەورە کە دروستی کرد کاتی خۆی بۆ لەبەر پێویستی بەچی بوو بە خواردن بوو بە خواردنەوە بوو خواردنەکە نەبوو ئەتر ئاوەکە هەبوو ئاوەکە خۆی گەورە ئەو سفتە یا پێی کەچی بێت کە وەکو غیزایش بەکار بێت خواردن بێت ئەتر بۆی ئاوی زەمزەم ئەو تایبەتمەندی هەیە زۆر لە کانزەکانی تایە کە لەناو ئاوێکی سروشتی تیانەیە لەبەر چییە وەکو غیزایەک بێ بەکار بێت دکتۆرە بە پرسیارێکی تر بکەین ئێمە خواردنە خۆین خواردن کاڵن خواردن مەبەستمان لە چێشتە چێشتێکمان هەیە توونە چێشێکمان هەیە شلە ئایا ئەو چێشتانی کە ئاوی زۆر تێکرێ ئەو خواردنانەی ئاوی زۆر تێکرێ کاریگەری هەیە واتە دەتوانین بڵێن وەکو جۆرێک لە ئاو بەکاری بێنین چوزانم یارمەتی دەربێ بۆ جەستەمان یارمەتی دەر ئەبێت بەڵێ بەس نابێت بەجێگەرەوەی
مەبەستمان لە جێگرەوە نییە یعنی قسەکە لەسەرەوە ئێستا بەسەرم بۆن منە لە نێوانی خواردنی تونگ و خواردنی شلە کامیان باشترە کامیان بۆ حەزم باشترە کامیان ئەندازەیەک بۆ جەستە باشترە بەدڵنیایە بۆ شلەکە باشترە شلەکە باشترە و هەر گۆشتیش کە تۆ ئەی خۆی بە کوڵاوی باشترە تا سوورکردنەوە ڕاستە بە کوڵاوی باشتر تا سوور چ لەوەی تۆ لە ئیسفادە بکەی لەو ڕێژە ئاوەشکەتیایەتی لە ناو شلەکە خۆیە یان ئیسفادە بکەی لە پێکهاتەکان کە لە ناو گۆشتەکەی کە ئەچێتە ناو ئاوەکەوە چکەمە زۆر پێکهاتی خۆراکمان هەیە لە ناو گۆشتەکە نامێنێتەوە چێتە ناو ئاوەکەوە ئەتوێتەوە چێتە ناو ئاوەکەوە بۆی من مەجبورم و ضەڕوریشە کە چی بێت ئەبێ من ئەو شلەمانیانە ئەبێ بخۆم و ئەوە باشترە تا من ئەوە لە ئەبم ئەیخەمە ئەو لاوە بەسەرها گۆشتەکە ئاخۆم دکتۆرە با قسەیەک بۆ ئافرەتانیش بکەین ینی ئافرەتی دووچیان هەیە لە مانجی ڕەمەزانە حەزەکا بە ڕۆژوو بێ و بە ڕۆژوشە بێ تا چەند ئەمە چکە ئەمە هەر بۆ خۆی نییە کۆرپەکەی ڕەنگە پێویستی بە ئاو بێ وەسێتت بۆ ئەوانیان ئامۆژگاریت بۆ ئەوان چییە کە بە ڕۆژوو بن خۆی یەکەم ئەوە بڵێن هەر ئافرەتێک تایبەتمەندی خۆی هەیە یعنی خۆشمان دایمە ئەڵێن لە مناڵە بۆ مناڵێکی تر جیاوازە سفاتەکانی و چی ئەگوزێرێ لە ناو لەشە هەمووی جیاوازە لە مناڵێک بۆ مناڵێکی تر هینی هەمان ئافرەت اینجا تۆ بگرە ئەگەر ئافرەتێک بۆ ئافرەتێکی تر چەندێ جیاوازە لەگەڵ ئەوەشە تۆ یەکەم پزیشکەکەی خۆی بڕیار ئەدا کە بتوانێت بە ڕۆژوو ببێت یان نەتوانێت ئەوە یەک دووش ئەتوانێت بیکات ئەتوانێت هیچ کێشێکی نییە ئێمە ڕۆژەکە ئەو خواردنەکە من ئەیخۆم لە ڕۆژەکە ئەتوان دابەشیکەم بەسەر شەوەکەیە ئەتوان دابەشکەم بەسەر شەوەکەیە من لەوێ من سێژەم ئەخۆم ئەتوان لێرە بە شەوەکەش بکەم بە سێژەم بەڵبانگەکەم دەبێر سەعاتە شتێکی بەسیتش ئەخۆم ئەنجە خۆم ئامادەکەم بۆ پاشێوەکەم خۆر و دایم خۆر بابەتێکی تری گرنگ هەیە دکتۆرە ئەوە هەر لەسەر پاراوەکەیە کەمە لەشمان پاراو بکەین بابەتێکی تری گرنگ ئەوەیە ئێستا ئاوێکمان هەیە پێگوترە ئاوی بەلوعە ئاوێکی گشتی و ئاوێکی عامە ئاوێکشمان هەیە ئاوی فلتەرە دکتۆرە بە جدی ئێمە ئێستا زۆر بەمان ئاوی بەلوعە خۆینەوە هەشە گرنگجیی زۆر بە ئاوی فلتەرەیە ئێمە چی بکەین لەوەیە ینی کامیان بەکاربێنین باشترە ئاوی بەلوعە ئاوی فلتەر ئاوی کوڵاو زۆر خەڵکیش هەیە ڕاستە ئەوەش دروست ئاوەکە ئەکوڵێن باتی فلتەر و ئەم سەر ئێشەیە بۆ خۆی دروست ناکە ئاوەکە ئەکوڵێنێت و ئەوە بەکارەهێنێت خۆی ئاوی بەلوعەکە ئاوە طەبیعیەکە ئەگەر پاک بێت ئەوە باشترە ئەو پاک بێت ئەوە باشترە ئاوی فلتەرەکە زۆر کانزا هەیە ڕێژەکەی کەمە بەس لەناو ئاوەکە هەیە سوودی هەیە بۆ من بە فلتەرەکە نامێنێت ئاوەکە ئەیگرێت ڕاستە فلتەرەکە پاکی ئەکاتەوە بەڵام خۆتۆ لە هەموو شتێک پاکی ناکاتەوە هەندێکشت هەیە پاکی ئەکاتەوە بەڵام ئەو پاکردنەوە زەرەری هەیە بۆ من وەکو پاکردنەوە وەکو فلتەری ئەکات بەڵام ئەو فلتەرشنەکە ئەیکات زەرەری هەیە بۆ من چکە هەندێک کانزا هەیە لەناو ئاوەکەیە من ئەبێت لەناو ئاوەکە وەری بگرم ئەو فلتەریەکە لایە با بۆم کوڵاندنەکەش بە هەمان شێواز هەندێ کانزا هەیە لەناو ئاوەکەی بە کوڵاندنەکە نامێنێت هەندێ کانزا هەیە بە کوڵاندنەکە دروستە بێت کەەوە دروست ببوو کێشێتە دروستیم بۆ دروستەکات کەوا بێت ئەگەر ئاوەکە ئاوی بەلوعەکە ئاوە طەبیعیەکە پاک بوو ئەوە لە هەمووی باشترە باشترە پرسیار بکەم یا پرسیارت هەیە پرسیار بکە زۆر باش پرسیارەکانی تۆ علمیترن سپاس دەکەم پرسیاری ئاینی سپاس دەکەم دکتۆرە ئێمە کە باس لە ئاوەکەین پەیوەست بە جەستەوە خۆشوەردن ئەویش هەر بەکارهێنانی ئاوە با بزانین ئەوە چ کاریگەریەکی هەیە ینی ئینسان چ سوودێک لەو ئاوەکە کە بەکاری دێنێ بۆ خۆشوەردن لە ناو خۆشوەردنیشە پێم خۆشەوە ینی هەیە دووش بەکارێنێ هەیە مەسەڵەن نازانم قاپ و ئەوانە بەکارێنێ حەزەکەم ینی ئاماژەیەکیش بەوە بین خۆی هەردووکی خۆشوەردن بەعام زۆر گرنگە بۆ تەندروستی بە تایبەتی تەندروستی پێسمان دەرەوە لە ڕووی دەرەوە بە تایبەتی بڵێن بۆ ئەو پێستانە کە بڵێن کە چەورە کە ئەو پێستانە کە چەورە ئەو چەوریەکە دەریەکات کونەکانی سەر پێستم ئەگرێت مەجای هەناسە دەنادات پێستەکەم چێ بێ هیلاکە بێت بۆی من بە بەردەوامی بێت چ بکەم ئەبێ ئەو چەوریە لە یەکەمەوە بەچی لە یەکەمەوە سەرەکەن دەست شۆردن بۆ زۆر زەڕوورە دەم چاو شۆردن ئەخۆی لە ئەسڵە بۆچی لە لە دەستنێژگرتنە ئەم شوێنانە ئەبێت بە بەردەوامی بشۆرێت و پاک بکرێتەوە
بۆ ئەمانە هەمووی هینی چییە؟ ئەو شوێنانێک کە لە دەرەوەیە کە زیاتر چوری دەرئەکات کە زیاتر کوونەکانی پێستم دا ئەپۆشێت کە زیاتر تووشی کێشەم ئەکات. بۆ سێرەی زۆر کەس هەیە ڕەنگی دەمچاوی ڕەنگی دەستی کە بە دەرەوەیە لەگەڵ ڕەنگی لەشیا زۆر جیاوازە. ئەمە هەمووی چیە؟ کاریگەری ئەوانەی چواردەورەکەیەتی کارەگەری کەمترین ئاوی بەربکەوێت بۆی وە ئێمە وا باشە بە بەردەوامی ئەبێ خۆمان بشوین بۆ لەبەر ئەو پێستە پاڵ بکەینەوە لەو چوریە کە لەسەری ئەمێنێتەوە کە کوونەکانمان ئەگرێت کوونەکانی پێست نایە لە پێستمان هەناسە بات من گرنگە پێستم ئەبێ هەناسە بە بەباشی تۆ سەگەر ماسکی ببەسیت هەناسەدانەکە و ناتەبیعیە تەندروستیش نییە بەڵام تۆ ئەگەر ئاوە لە شوێنێکی سروشتی جوانە هەناسە بیت زۆر جیاوازە پێستیشمان زۆر جیاواز ئەبێت لەو ڕووەوە بۆی من زەڕورە چی بکەم بە بەردەوامی بێڵم پێستم هەناسە بات بەچی بەخۆشەوە ئەتر چ جامەکە قوڵپەکەی دەبەسەر خۆتە زۆر باشە دکتۆرە شتێکی تر ئەمیژەوەیە باسی ئەومان کرد کە لە خواردنە ئایا مەسەرم بۆ منە ئاو چەندێک باشە بەکاری بێنین بەڵام شتێکی ترمان هەیە میوەیە لەناو میوەکانیشە ڕێژەی ئاو جیاوازە ینی بۆ ئەم مانگی ڕەمەزانە بەتابەتی ئەوانەی کە زۆر گرنگی بە ئاو ناهێناتێ زۆر ئاو ناخۆنەوە ئەمە پێی ناڵێن شتێکی چاکەکەن بەڵام خراپەکەن بەڵام ئەگەر ینی بزانی کە سەوزەیەک یاخود میوەیەک ئاوی زۆرتر تیا و جەسەمان سوودی لێ وەرەگرێ پێمان خۆشە بزانین چ سەوزەیەک خۆ چ میوەیەکە بەگشتی ئەو سەوزە و میوانە کە بەگشتی ڕەنگیان سەوزە بەگشتی ئەوانە هەمویان ڕێژێکی باش لە ئاو و لە سیلولۆزی تایە کە ئەتوانرێت لەشمان ئیسفادەی لێ ئەکات خەیار زۆر گرنگە بەتایبەتی ئێمە ئێستا لەم کاتی ئێمە بە ڕۆژوین پێویستمان بەوەیە خواردنێک بخۆین کە وزێکمان باتێ خواردنێک بخۆین ینی مژنێکە بڵێن وشەی وزە بڵێن وشەی وزە بەبەستمەوە وزەکە بێت بەبەستمەوەی کە توانایەکمان زیاتر بهێڵێتەوە تا ئێوارە بەرگە بگرین ئەبێ من ئەو خواردنانە بخۆم کە نسبەتێکی باش لە سیلولۆزی تایە کە وایە زیاتر بمێنێتەوە لە ناوڕێ خۆڵەکانمە درەنگتر من برسیم ببێت زیاتر بمێنێتەوە لە ناوڕێ خۆڵەمە لە ناو مەعیدەمە درەنگتر برسیم ئەبێت ئەو خواردنانە ئەوانەی کە ڕەنگیان سەوزە کە نسبەتێکی باش سیلولۆزی تایە لە کۆنتڕۆڵەوە ینی دەرهێنەرەکەم ئەڵێ پرسیارێ بکە لە دکتۆرە بە تایبەتی ئێستا پێش بانگی بەیانی بە پەلەپەل ڕۆژەوان ئەڵێ جاروە دوو ئەڵڵاهو ئەکبەر و چوار ئەڵڵاهو ئەکبەرەکەش ڕۆیوە ئەڵێ بە خێرا ئاو بێنە بە ئاو بخۆمەوە ئاوێکی زۆرە خواتەوە ئایا ئەوە شتێکی تەندروستە؟ لەبەر تۆ ئەم ئاو بڕە ئاوە بە سەریعی کە ئەی خۆیت ڕێک ئەمە تۆ جامێکە بیرێک سۆندێکی بیری تێ ئەەکەیت بە سەریعی پڕ ئەبێت کە بە سەریعی تێ ئەەکەی چی لێیەت لێ ئەڕژێت بۆ ئێمە زۆربەی دکتۆرەکان هەموو دکتۆرەکانی سۆنەر کە ئەڵێن ئەچی سۆنەر ئەەکەی ئەڵە بچۆ چی بکە ئاوێکی زۆر بخۆ لەبەر میزڵان بۆ ئاوسێ دوای یەکسەر بێ بچی بەتاڵی کەیت ئەمیش ڕای نەشتەکاتەوە تۆ مسڵان کە پڕێکیت لە مۆرزە فێنکەیە ڕەنگە زۆر زەرور نەبیانی ئینسان زۆر پێویستی باونە من دوێنێ هەمووشی نەفسیەکی بەڕێز بوو هەمووشی نەفسیە ئەرەوەڵا پیاوێکی بەڕێز بوو خەریکی ئیشی باغ بوو ئەو لە دوای نوێژی بەیانیەوە من ئیشەکەم هەتا وەکو ئیفتارم کردێتەوە پێویستیم بە ئاو نەبوو ینی شم پێویستی پێ نەبووە چونکە فێنکە تۆ نەک مەسەلە فێنکیش نەبێت تۆ ئەوە تۆ دانیشتویت ئیشت نییە بیری لێ ئەەکەیتەوە تۆ بەڕۆژویت بیری لێ ئەەکەیتەوە ئەو لە بەردەسە ناتوانانی بیخۆیتەوە هەسەکی زۆر تونیتە ڕاستە بەس ئەگەر مەشغوڵ بیت نەبرسێتێکەوە لە بیر نەتونێتێکەوە لە بیر چەند هاجار سەدفەی کە دۆتۆ چلەی هاوێن بانی تا ئێوارە مەجالت نەبووە نە هیچ بخۆیت نە هیچ بخۆیتەوە و زۆر احتیاجیش ببەلاتەوە بەس ئەگەر بەڕۆژوو بیت چ گەشتەکە تۆ نەفسیە لەلاتە ئەسێرەکەی چییە هەلە خۆتە تونی تێبێت تونیشت نییە بەشتەکەت تۆ نەفسی ئازەکەت ئەیاتێ بین و سەرگەر بابەتەکەی خۆمانەوە ئەتیماتی سەرەوەتێکیانە شووتی یەکێکە شووتیەکێک چونکە زۆر گرنگە بەڕێوەتی ئێستش مەوسیمێتی بەس ئێمە ئەزانجی دکتۆرە ببوورە ئێمە لەوێەوە چیمان پێ بڵێم نەزوەرینەوە بکەین ڕاستەکەی کاتەکەی کەمە و زۆرترە زانیاری بڵێباتێکی نەدات من عاجز نەبێت زۆر گرنگە شوتی زۆر گرنگە چکە بەسانەوە شەشی ئاوە ئەو بۆ پارشەو یا بۆ ئێوارە بۆ پارشەو بۆ پارشەو یان لەگەر شوتی بخرێت
لەگەڵ هەرخواردنەکە ئەگەر شووتی بە بەردەوامی بخورێت ئەو زۆر استفادەی هەیە چکە لەشت پاراو ئەکا نسبەتێکی زۆر باش ئاویتیایە و هەم شەکلشی تایە وزەکەش تایاتی لەگەڵەیە و هەم ئاوەکەش تایاتی لەگەڵەیە بڵێن بۆی وتم لە بیرم نەچێتەوە چکە ئێسش مۆسمێتی شووتی ئەتوانین لە دوای بەربانگەوە تا پارشێ و ئەتوانی بڕێکی باش لە شووتی بخۆیت و تۆ جسمت پاراوە بێت هیچ کێشێکت نابێت زۆر سپاس دەکەین دکتۆر سپاس دەکەین سپاس بەڕێز سپاس بە ئامادەبوونی بەڕێز ئەگەر شتێکی دیکەی گرنگ ماوە تەواو نەکردای سەلوانێ بڵێ لە کۆنتڕۆڵە دویان تەواوی چیت ئاماژەمان پێدەن تەواترەوان بوون زۆر باش شتێکی گرنگ ماوە ئێمە لە خزمەت هاین وەڵی ئەوەی کە گرنگە یعنی حەز ئەەکەم باسی کەم و گشتلایەک لەبەر تەندروستی خۆی جێبەجێ بکات ئەوەیە تۆ بڵێ بە دووسێ پەرداخ ئەو بەسەریعی بەسەریەکەەوە بیخۆیتەوە هیچ ئیسفادێکی لێ ناکەیت تەنها گورچی لە تیلاک ئەەکەیت زەختێکی لەسەر ئەەکەیت و بچی بەتاڵیکەیت هەر ئەوەیە ئەگەر تۆ بتەوێت سوود ببینیت لەو پەرداخە ئاوە بە قمقم بیخۆ بە قمقم بیخۆ و بەسەر یەکیشەوە مەیخۆ یان تۆ لە بەربانک هەت کاتت هەیە تا پاشێ و چەند ساعاتێکی دوور و درێژە ئەتوانی بیکە بە بەرنامە بۆ خۆت ساعتی قومی ئاوخۆڕە نیو پەرداخ ئاوخۆرە ڕۆبای پەرداخ ئاوخۆرەوە 2 ساعت جارە پەرداخی ئاوخۆرەوە تۆ کاتە پاراو ئەبیت ئەگەر پاشێوش خەبەرت نەبیەوە بیریشت چت ئاو بخۆیتەوە کەشت نابێت لەبەر تۆ لەشت بەشی خۆی ئاوی وەرگرتووە ئەوە زۆر گرنگە و زۆر مهمە کەمە ئەبێ بەباشی ئەمە ئاگاداری ئەم خاڵەیە بین سپاس دەکەین دکتۆر نەسرین و هایدین زۆر سپاس دەکەین خۆشحاڵ بووین کە ئەمێوارەیە لە خزمەت جەنابەت سپاس دەکەین دەست خۆش زۆر سپاس دەکەین بەڵێ خۆشەویستان با بڵێن ڤیددیۆیەکمان هەیە سەبارەت بە قورئان بەهاری دڵانە بە یەکەوە گوێی لێگرین و لەگەڵ مامۆستا مەحموود لە خزمەتەوە بەردەوامە بین خزمەتی ئەمڕۆ لە سەرتاسەری هەرێمی کوردستان پرۆژەی قورئان بەهار لەنە بەڕێوە چوو مەڵبەندی سۆرەشێکە لەو مەڵبەندانەی کە لەو سنوور خەڵکەشی باش بەشداری کردیە ئەمڕۆ لە کەشەهەوایەکی ئارامدا بەشداربووان هاتن ڕویان کە دەهۆڵەکانی تاقیکردنەوە و بەشداریان کرد هیوای سەرکەوتن بۆ هەموو بەشداربووان ئەخوازین من دەڵێم لەو پرۆژدا هەمومان براوین هیچ کەسێک دۆڕاو نییە کەسێک لە پرۆژێکی ئەوە بەشدارکات حتمما براوەیە خەڵکانێکی زۆر لە ماوە سەرقاڵ بوون بە لەبەرکردنی دوعاکانی قورئان کە هەمووی فەزل و عیبادەتە بەڕاستی پرۆژەیەکی ناوازە بوو و هیوادارن کە بەشداربووان لە ئاسی تەموحی ئێمەدا بن کە بەو شوی کە بەشداریان کردیە خۆشبەختانە ئەسیلەکان لە کاتی خۆی گەیشتن بە هۆڵەکانی تاقیکردنەوە لەو بەشداربووان و چاودێری پێویست لە هەموو شوێنەکان دانرابوو من سوپاسی هەموو بەشداربووان و هەموو چاودێران ئەکەم هەموو خوشکوبرانێکەوە لە ماوەی ڕابردوو لەگەڵمان بوون کە ماندوو بوون شەو نخوونیان کرد تا کۆم پرۆژەیە بە ئامانز گەیشت من سوپاسی مولایەکەکەم بەناوی خۆی گەورەی مێهرەبان دەستخۆشی لەو هەموو کەسانە ئەکەین کە ئەو پرۆژانە ڕادەگەینن بەڕاستی زۆر پێویستە لە زروفێکی ئاوە ملەتی کورد تێنووی ئەو بابەتانەیە تێنووی ئەو پرۆژانەیە ملەتی کوردی مسلمان پێویستی بەو پرۆژانەیە و گرنگترین شتیش دوعاکانی قورئانە کە ئێمە ئیسلام ئێمە ئیماندار پێویستمان بەو چەکەیە کە چەکێک کە پێغەمبەری خوا فەرمێت دوعا چەکی ئیماندارە ئێمەش کە خۆمان پڕچەک دەکەین بە دوعای قورئانی ڕاستەوخۆ پەیوەندی بە خوداوە دەکەین بە ئیزنی خوا هیچ شتێک زەرری نابی کە ئێمە ڕاستەوخۆ پەیوەندی بە خوداوە بکەین و ئەو چەکەمان لەبەردەست بی دەستخۆشتان یەکەم خوا موفقتان کە سەرکەوتوو بن نمونەتان زۆر بی یا ڕەبی بەڵێ دەستخۆشتان لە یەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن خی گەورە موفقتان کە بەڕاستی پرۆژەی ئەوها زۆر پێویستە بۆ ئێمە مسلمان بە تایبەتی لەو واقعەدا کە زۆربەی هەرە زۆری خەڵک خەریکی فەیسبوک و موبایل و سناپ و شتانەیە شتی ئەوها بەڕاستی پێویستە بۆ ئێمەی مسلمانان کە خۆمانی پێوە خەریکەین ئەو کاتانەش کە خۆمان پێوە خەریک کردووە ئینشاءڵڵا هەمووی بۆمان بە عیبادەت دەنووسرێت آسود خليل أبا بكر آسود خليل أبا بكر بس الشيء يعني هسه ناطق منهم والله
تشتی داواکارم لە خوای پەروەردگار کە ئەم هەنگاوە جوانەی کەوا گەنجان و خۆشەویستان لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا بەم پرۆسەیە جوانە هەستاینە کە بریتە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە بە تایبەتی بەشی دوعاکانی کە لەبەر ئەکەن ئینشاءالله زەخیرەی دنیا و قیامەتیانە هەر کەسێک حفزی قورئان بکات ئاەتەکانی قورئانی پیرۆز لەبەر بکات بە تایبەتی بەشی دوعاکان کە وەزیفەی پێغەمبەرانیشە سەلامی خوا لەسەر هەموویان بیت کە زۆربەی دوعاکانی پێغەمبەرانن سەلامی خدا لەسەریان بیت و هەروەها حفزی حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە مایەی نورداریکردن و بەرەکەتداربوونی ئینسانی مسلمانە لە دنیا و لە قیامەتدا. خۆشحاڵم کە بەشدارم کردووە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە کە پێک هاتووە لە چلونۆ دوحا بەڕاستی زۆر سوودمەند بووم لەو ماوەی بکە ماوەکەش درێژ کراوە زیاتر سوودمەند بووم چکە بە بەردەوامی دوحاکان ئەخوێندەوە ئینشاءالله هەمووان سەرکەوتوو بین دەستخۆشی لە ستافی پرۆژەکە کەم لە ڕێکخەران و لە هەر کەسی دەستی لەو پرۆژەیە ئەو کەسانەی کە خەڵاتەکان دیارەکەن دەستخۆشی لە هەمویانە کە مێکە بێکە ئینشاءالله ئەو پرۆژە بەردەوامە بی بۆ ساڵەکانی ئایندە. باران سامان ئەحمەد بەڵە خۆشەویستان لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامین لە بەرنامەی سی گەورەی ڕەمەزان وردە نزیکە بینەوە لە کاتێک پیرۆزەکانی مەغریب. خۆشەویستان ئەبێ سوپاسێکی زۆری هەریەکە لە نەخۆشخانەی بەخشین و واروها لە زەیتی کاشۆ بکەین کە سپۆنسەر و پشتیوانی بەرنامەکان کردین سوپاسیانەکەین. خۆشەویستان ئێستاش جارێکی کاتمەوە وەلای شێفە بەڕێزەکان بە تەکید ئێستا خواردنەکەیان وردە لە نزیکی پێگەینە و هەروەها دڵنیام لەوەی کە ئێستا شتێکی جوانیان کردووە بۆ ئێوەی خۆشەویستیش ببینون و هەروەها بتوانن سوود لە دەست و پەنجەی ئێوانش بکەن. فەرموون. السلام عليكم. وعليكم السلام. بخير بيتك. من أبي بسمنا وراس. يا خبر خير. شيف ديا السلام عليكم. وعليكم السلام. استا آماده بو پیشکش کرد. استا همه آماده بو. وانیا. باشه. شيف ديار خودی ام خواردنا. کات چنه جی پیچه. زۆری پێ ناچێ بەڕاستی ئەمە زۆری پێ ناچێت ئێوە بۆ ئەوە خەریک بوون لەگەڵ ئێمە خۆمان حەزمان لەگەڵ بەرنامەکەی توێ گوێ بۆ یەش بگرین و بە هێواشی دەست پێ بە هێواشی باشە ئەم خواردنە لە خواردنانەیە کە بە سەریعی یعنی سەریعەکان خواردنە سەریعەکان باشە شێف نەریمان چەندێک ئاسوودەیت لەوەی کە ئەم جۆرە خواردنە دروست کردووە من هەمیشە لە ناو مەطبەخە ئاسوودەم لە مەطبەخە حەزەکەم زیاتر حەزم ژیانم لە ناو مەطبەخە چکە خۆم زیاتر حەزم خواردن دروستکەم زیاتر بەتەرتیب زۆر پرسیارێکی شخصی بکەم ئاساییە تۆ شێفی وەستای خواردنی ئەگەر بوێرە من پرسیارە بکەم بڵێم لە ماڵەوە لە خواردنی کەبان و ڕازی یانەوە خواردنی کە لە ماڵەوە بە شێوەیەکی گشتی ئەدرێتێ یعنی ئەتوانێت منافەسەی خواردنەکەی خۆت بکات ناتوانێت من لەگەر دەزما زۆر کەس بەم خۆم نازانم ئەی تۆ لە ماڵەوە خواردن دروستەکەیت یا بەڵێ خواردن دروستەکەم لە ماڵەوە بەس زیاتر من حەزم لە چکنکاری زۆر بەکارێنم زۆر دروستەکەم خواردنیشی هندیە زۆر زیاتر ئەوە دروستەکەم چکنکاری باشە ئێستا ئەم خواردنەی کە ئەمڕۆ دروستان کرد بەدڵی تۆ دەرچووە تقریبا تۆ ئێستا تا من نەکردو ئازانم وەکو شێوە ئەوانە کێشەکەی تامان نەکردو وەکو شێوە بەدڵ باشە ئەی تا چەند ئاسوودەن لەگەڵ بەرنامەکە لەگەڵ ئەوەی کە ئێوەشتی جیاوازە بیستن مامۆستا ئاینی قورئان خوێن دکتۆرە بەڕێزەکان جاریوە وەرزشکار دێت یعنی تا چەند ئاسوودەن چەند سوود لەوان ژوەرەگرن وەڵی بەڕاستی ئەمە زۆر سوودمان لەو بەرنامانەی جەنابتان بینی و هەم
بۆ بینەرانیش خۆشترەوە هەم بۆ ئێمە زیاتر بۆ وتارەکان زۆر جوړ وتارەکان خاصن بە تایبەتی ڕای وتارەکانە بێت زۆر باشە لەگەڵمانە بن ئینشاءڵڵا هەتاکو دوای بانگ و هەروە کاتی ڕۆژ و شکاندنیش وتە خواردنەکە بەدڵی خۆم دەرچووە بەڵێ بەڵێ باشە ئەم ڕازانەوەیە بۆم باسی ئەم ڕازانەوەی بکە ئەمەشتێکی زۆر جوانە یعنی سفرە قەناعەتم وایە ئێوارە ئەوەی لەسەر بێ دوایی هەرچیەک بێ قەناعەتم وایە خورێ بۆم باسی ئەو یەک دوو هێنا بکە ئەویان کە چوزانەمە شێوەی زەڵاتەیە ئەوان نازانم لە بەڵێ ئەمە هەر وەک مقابلاتێ بەکارێت ئەمە بەسەوە چیە بڵێن خۆخە بۆ زیاد کرد مردم میوەی زیاترتیا شەربەتی ڕانی بۆ زیادەوە قۆخی بەوردی بۆم باسکە ئەوە چی و چییە؟ ئەوە پێکاتەکە لە جێزەرە مۆزە هەنارە پرتەقاڵە زائدن شەربەتی قۆخ باشە ئەمەیانمان بۆ باسکە ئەمەشە هەر مۆزە گوێزەرە بۆ نمونە پرتەقاڵە سێوی سوورە سێوی زەردە لیمۆە و مۆزە زۆر باشە شێف دیار باسی دیسکی سوورت کرد بەڵێ بەڵێ ئێستا نیسکەکە پێگەیوە حازرە بۆچی نیسکی سوور ینی بۆ ڕەمەزان ینی بۆ کاتی ڕۆژ و شکاندن هێنت کردووە دروست کردووە بۆ سوور لەبەر ئەوەی پێش شتێ مادی ئاسنیتە ئەمە زۆر باشە بۆ جەسمین مرۆڤەکان باش ئەمە نعناشی تیا ناناشی تیا بەڵێ سووریەکە بەس بۆ تامە یاخۆ ئەمەش جۆرێکە لە خوارد جۆرێکە لە خواردنێکی تر بەڵام ئەمە زیاتر وڵاتی سووریا زۆر بەکارێت تووشیە بە هەمان شێ بەکارێنن بەو شێوازە بەڵام لای خۆمان کەمتر ئەخورێ بەس باوەڕ کەمە زۆر خۆشە لە نیسکی احتیادی کە لێندێ نیسکی احتیادەکە خۆشترە زۆر جا شێف عادەتێکی هەموو شێفێک وایە کێشەمان لەوەیە کە چی بۆ میوانیە بۆ هەر شوێن نەبخۆین خواردنی شوێنەمە بۆ ناخورێ ئەبێ غەڵەتی خواردنەکانە بیت غەڵەتی خواردنەکانە بیت کێشەمانەیە کەواتە ئەگەر ئێوە بتانەوێ چوزانم سەفەرێ بکەن لە چۆن لە مەطعەم لادەنان بخۆن کە لە کاتێک خۆتان لەوەی کە چۆن دروست کراوە لە زۆر شوێنانمان خواردە بە دڵشمان نەبووە بەڵام لەبەر خاتری ئەو شێفێک کردەوەی کە کێشەی دروست نەبێ بە شخصی پێماوەتەوە خواردنەکەت ئەمەی غەڵەتە ئەوەی چاکە ئەوە مهمە کەواتە ئەگەر هەڵەیەکی هەموو بێ ڕاستکردەوە بۆی خواردنەکەی باش دەرچێت بەڵێ ژمارەیمان لێ وەرگرتووە تەلەفۆنی بۆ کردوین شارەزان نەبووە شتمان پێوەتوە ئەبە شێوازە زۆر باشە دەستان خۆش بێ جا ئەم زەیتی کاشوێ زۆر خۆش وازانی بۆ خواردانە تەمانمە سپۆنسەری ڕاستەکەی بەرنامەکەشی کردووە سوپاسیانەکەین هەتا ئێستا ئەم زەیتی کاشوێ لە باشترین زەیتەکانە کێشێکی بە دروست نەکردوین هیچ کێشێکی بە دروست نەکردو هەنی نەیبەستی ئەو سەیری کە نەیبەستێ باشە دەستان خۆش بێ و خۆی گەورە مەفەقتان بکەین ئینشاءڵڵا وەڵە خۆشەویستان لەگەڵ ئێوەی خۆشەویست هەروە بەردەوامین وەک دەبینن مامۆستا مەحموود کەرکوچی چۆتە شوێنی قورئان خوێنەکە ئەم مانگەش مانجی قورئانە مانجی نازڵبوونی قورئانە ئەم مانگە بە قورئان پیرۆزە لەبەرەوە حەزەکەین چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە دەنجی مامۆستا مەحموودیش ببیستین دوجارێش ئینشاءڵڵا پێکەوە گوێ لە دوعاکان نەکرین و هەروەها ئامین بۆ دوعاکانی شەکەین فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل لعبادي الذين آمنوا يقيموا الصلاة وينفقوا مما رزقناهم سرا وعلانية من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلال الله الذي خلق السماوات والأرض
والأرض وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم وسخر لكم الفلك لتجري في البحر بأمره وسخر لكم الأنهار وسخر لكم الشمس والقمر دائبين وسخر لكم الليل والنهار وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام رب إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب ماشەڵڵا دەنگێکی خۆش ئێستا وەکو وایە کە من پێشکەشکار بم و توش بیوان بی خی گەورە مەفەقت کایە خوا مامۆستا مەحموود شتێکەیە ئەمڕۆ زۆر باسمان کرد ئەوش بریتە لە تەوبەی نەوسوح ئەم نەسوحا حکایەتێکی لەسرە حەزەکەم ئەو چەند خولەکەی کەماوە هەروەکو معلوماتێکی گشتی و بۆ بینەرانی خۆشەویست باسی بکەم تەبان ئەم نەسوحە ناوی کابرایەک بووە لە هەندێک سەرچاوی مێژووە هاتووە بۆ هەندێک لە مێژوو نووسە کوردەکانیش پڕاستیان کردوتەوە کە پیاوێکە بووە پیاوێکی لوسکەڵە بووە ناوی نەسوح بووە
لە دێر زەمانەوە ینی مێژووکەی زۆر کۆنا ینی زۆر پێش ئیسلام مێژووی با بڵێن مێژووی ئیسلامی ئەوانە بووە. نەسوح پیاوێکی لوسکەڵە بووە، حەمامێکی داناوە حەمامی ژنان، خۆی ناتر بووە، واتە لفکەی لە پشتی ئافرەتان و ئەوانە یاوە، ینی ئیشی ناتر بووە. تەبعاً ئەمە خەڵک پێ نازانێ کە نازانێت کە ئەمە نێرینەیە واتە پیاوە، بەڵام وەکو با بڵێن دەوری ئافرەتە بینێ. بە هەر حاڵ حەمامەکەی زۆر بە ناوبانگە بێت، خەڵکی ناودار هات شوەیەکەن لە چندەوەی خۆیانە شۆن بە تایبەتی ئافرەتان تا ڕۆژێک بەردەوامێ بێت تا ڕۆژێک کچی پاشا چێ بۆ حەمامەکەی لەوێ کە بچێ مادام ناترێکی بەناو بانگە بە کوردەکەی بیشوات. لەو کاتایە جارچیەک بانگە کات گەردانەکەی یاخود بەلوانکەکەی ملی کچی پاشا ون بووە دیار نییە، بۆیە بڕیارە دەن ئەوانەی کە لەگەڵیان ئەو کەسانی کە لەگەڵ وەکو نیگابان وەکو حرەس لەگەڵ کچی پاشان بڕیارە دەن خەڵکی ئەوێ هەمووی بپشکنن. بۆیە تین بۆ نەسوحیت نەسوح بۆەوەی کە لەمە ڕزگاری ببێ زۆر خۆی شارەتەوە بە دوایەکەون تا کۆچێتە شوێنێکی تایبەت لە ناو حەمامەکەیە کە ئاخر شوێنە و ئاخر منفەزە کەتر لەوێ بیدۆزنەوە حاصل کەشفە بێکارەکە. ئەویش بۆی حای نەچێت چێتە ئەو شوێنە، بەڵام حرەسەکانی دۆزنەوە پێش ئەوەی حرەسەکان بیگەنێ داوا لە خواکە تەمەناک لە خواکە، ئەگەر چی ئەو پێشتریش تەمەنای لە خوا کردووە داوای لە خوا کردووە، بەڵام هەموو جارێ مەرجەکەی خۆی شکاندووە تۆبەکانی شکاندووە. بۆیە ئەم جارە ڕوو لە خوای پەروەردگارەکە ئەڵێ ئەگەر ئەبێت و ئەم سڕم بپارێزی خوای گەورە کە ئیتر بۆ ئەبەد تۆبەکەم ناشکێنم. بۆیە لەو کاتەیە پێشەوەی بیگەنێ پێشەوەی کارەکە کەشف ببێ کار لە کار بترازێ جارچەکە بانگەکە وەرن گەردانەکە دۆزراوەتەوە بلوانکەکە دۆزراوەتەوە واز لەو کەسە فەقیرە بێنن. دوای ئەوە هەر ڕێک و ڕاست واز لە حەمامەکە هێنێ ئەچێتە شوێنێکی تایبەت تۆزە دوورەکەوێتەوە بیرەکەڵەکەنێ بیرەکە بۆ خێر و ئەوەی کە کاروانی و خەڵک هات و چۆی پیاکە وردە وردە خەڵکی پێوە ئەنیشێ ینی شوێنەکە گەورە بێ وردە وردە خەڵک پیان خۆش لەوێ ئەو سەرۆکایان بێ چونکە عەدالەتێکی زۆری هەیە ئەو پارەی کە دەستی کەوتووە هەمووی ئەدا بە خێر و خێرات تەنانەت ینی وەکو لە ئەسەرەکە هاتووە ئەڵێ پێشتر مەڕێکی دۆزی بەوە سوودی زۆر لە مەڕەکە کرد لە کاتی بیرەکە کە کاتێک بوو کە مەسەرەن بۆ نوێر خەڵکیەوە بە دەورەوە نەبوو بۆیە خاوەنی مەڕەکە هاتەوە وتی من بەڕەکەی خۆم مەوێتەوە وتی بەسەر چاو مەڕەکە دێمەوە وتی ناوەڵا بێ و ماڵی کە هاتە ینی بەشێکی بۆ من و بەشێکی بۆ ئەوەشی لەگەڵا کرد تەنانەت بۆیە ینی عەدالەتێکی ئەوەنە گەورە نەسوح عەدالەتێکی ئەوەنە گەورە دروستەکە لەوێ دواتر پاشا ئەمرێ لەبەرەوەی جێگرەوەی نابێ بانجیەکەن ئەیکرد بە پاشای خوان و کچی پاشاشی ئەدەنێ ئەوەی کە هاتووە لە بێژوە ئەڵێ تەوبەی نەسوح لەمەوە هاتووە نەسوح بریتی بۆ لەم کەسە کە لە ناو حەمامەکەیە تەوبەیەکی کردووە کە هەرگیز جارێکەکە نەگەڕێتەوە سەرکارەکەی خۆی بۆیە لە شەرعیشە هاتووە باسەکرێت کە بە هیچ شێوەیەک کەسەکە نەگەڕێتەوە سەر ئەو گوناهانە بۆیە نەسوحی ژوازی لە حەمامەکەی و لە تێکڕای ئەو سەرۆت و سامانەش هێناکە ئێستا کاتی ئەومانە کە جەنابەت ئینشاءڵڵا چەند دوعا و مناجاتێکمان پێشکەشکەی ئینشاءڵڵا ئێمەش ئامێنێت بۆکەین. خۆشەویستان ئێستا هەندێک دوعاکەین ئێوەش دەست بەرز بکەنەوە لە بارگای خوای پەروەردگار هەموو ئەپاڕینەوە کە الله تعالى لێمان خۆش ببێت و عیبادەتمان قبول بفەرمێت إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا شر ما قضيت
إنك تقضي بالحق ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت لك الحمد على ما قضيت ولك الشكر على ما أنعمت نستغفرك اللهم من جميع الذنوب والخطايا ونتوب إليك اللهم اقسم لنا من خشيتك ما تحول بيننا وبين معاصيك ومن طاعتك ما تبلغنا به جنتك ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا ومتعنا اللهم بأسماعنا وأبصارنا أبدا ما أبقيتنا واجعله الوارث منا ولا تجعل ثارنا على من ظلمنا وانصرنا على من عادانا اللهم تقبل صيامنا وقيامنا يا الله اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا اللهم تقبل تراويحنا ودعاءنا يا رب العالمين اللهم تقبل قراءتنا للقرآن اللهم تقبله منا ولا تردنا خائبين يا ودود اللهم إنا نعوذ بك من شر أنفسنا ومن شر كل دابة أنت آخذ بناصيتنا ومن شر كل دابة أنت آخذ بناصيتها إن ربي على صراط مستقيم اللهم رحمتك نرجو فلا تكلنا إلى أنفسنا طرفة عين وأصلح لنا شأننا كله لا إله إلا أنت اللهم إنا نعوذ بك من زوال نعمتك وتحول عافيتك يا ربنا أكثر مالنا وولدنا وبارك لنا فيما أعطيتنا وارزقنا يا الله اللهم إنا نسألك العافية في الدنيا والآخرة اللهم ألهمنا رشدنا وأعذنا من شر أنفسنا إلهنا وسيدنا وخالقنا ورازقنا يا الله اللهم إني أعوذ بك من جهد البلاء ودرك الشقاء وسوء القضاء وشماتة الأعداء اللهم إنا نعوذ بك من فتنة النار وعذاب النار وفتنة القبر وعذاب القبر وشر فتنة الغنى وشر فتنة الفقر اللهم إنا نعوذ بك من شر فتنة المسيح الدجال اللهم اغسل قلوبنا بماء الثلج والبرد ونق قلوبنا من الخطايا كما نقيت الثوب الأبيض من الدنس
وباعد بيننا وبين خطايانا كما باعدت بين المشرق والمغرب. اللهم فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة رب كل شيء ومليكه، نشهد أن لا إله إلا أنت، نعوذ بك من شر أنفسنا وشر الشيطان وشركه. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. إلهنا اغفر لآبائنا وأمهاتنا. اللهم من كان منهما أحياء فأطل في عمره، ومن كان منهم أمواتا فاغفر له يا رب العالمين. إلهنا اشف مرضانا ومرضى المسلمين. إلهنا اشف مرضانا ومرضى المسلمين، وعاف مبتلانا يا رب العالمين. أي خداي لجيجا بنفس عاصي درم بينا، بباراني مهر سوزت سوزي بوجي عالم بينا. أي خداي دم برولاد قرشي تمان كميماوا، بيجگە دەرگای غفرانی تۆ ئومێدم بە هیچ نەماوە. تەمەنامە لە سوجدەدا گیان و ڕوحمت پێشکەش بکەم. تەمەنامە لە سوجدەدا گیان و ڕوحمت پێشکەش بکەم، تا لە فیردەوسی سۆزتدا بە ڕازیبوونی تۆ دەگەم. أي خدايا أي خدايا أي خدايا يا الله. اللهم آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها، بيدك الخير إنك على كل شيء قدير. وصلى الله على سيدنا محمد وعلى آل محمد. خواهی گەورە پاداشت باتەوە ماشاء الله. مامۆستا محمود، هەم قیراەتەکە هەم ئەو نزا و پاڕانەوە ئەو ئاوازەی کە هینەکانی پێخوێنی هەستەکەم هێنی کەرکووکی زۆر پێوە، ینی کاریگەری کەرکووک خۆم بەڕاستی بە مەدرسەی مقاماتی عێراقی بەناوبانگەیە. مەقامی بەیات خۆی بۆ خۆی مەقامێکی حەزینە، تێکەڵ بە حیجازێکی ئەیجێڕیتەوە بۆ سەبایی تر ئەوە تێکەڵ کێشێکی لەگەڵ مەقامەکانی ترا. من جاران شارەزایی مەقاماتم نەبوو ڕاستێکی، بەڵام ئێستا الحەمدولیلا شارەزایی تەواوم لێ وەرگرتوانی لە ماوەی ڕابردووە ئیشم لەسەر کردو و لە مەقاماتە شارەزان. زۆر باشە. ئەزانی چی تۆ ئینشاءالله هەر لە شوێنی خۆت بمێنەرەوە کاتی نوێژ، کاتی بانگ واتە بانگ بەپی شاری سلێمانی ئینشاءالله. ئەمە کاڵێن شاری سلێمانی مەبەسمانەوەیە کە خۆشەویستان ڕۆژوانیانی بە ڕێز لە هەولێر و لە دهۆک بەم بانگان نەچەند ڕۆژۆکانیان بشکێنن، چونکە ئەمانەوەی ڕاستەکەی لە کاتی بانگە بە تەوقیتی سلێمانی. مامۆستا محمود ئینشاءالله بانگێکمان بۆ بدا لێرە، بەس بە سەردانێکی شێفەکان بکەمەوە تاکو کاتی بانگ دێ بەتەشی ئینشاءالله. خێر بیتەوە. وەزان شتێکی کەمی ماوە، بەڵام ئێتر ئێوە خواردنەکەتان ئامادەیەوە نیە؟ لە کۆتایە حەزەکەم چی ببینێران ئەڵێن ئەو ئازێتی کێشاوتانە
ئەگەر هینێکتان پامێکتان بۆ بیدارانی خۆشەویست هەبێ بەلای خۆی بەخشندە مێرهبان هیوادارم خانمان و خۆشەویستان ئێوە لە ماڵەوە بەم شێوازە ئێمە دروستیکان پێکاتەکەیشی بڵاوەکەینەوەتان زۆر ئاسانە ڕەمەزان لە مولای پیرۆز بێ و ڕۆژی مولایکەش قبول بێت ڕۆژی هەموو قوڵی هیوادارم ئیسفادەی لە ماڵەوە ڕۆژانە دووباریکەنەوە زۆر باشە دەستا خۆش بمەش سوپاسدان نەکەین خی گەورە پاداشان باتەوە بەتەچی دیش ئیفتار لای ئێواکەینەوە ڕۆژەکەمان لای ئێواشکەینی خۆشەویستان وازانم کە ئێستا کاتی بانگی پیرۆزی مەغریبە بە ئاسۆی شاری هەڵەبجە ئینشاءڵڵا کە وەختی ئەوە هات کە ئێستا کاتی بانگە بە تەوقیتی شاری سلێمانی مامۆستا محمود فەرموو بانگەکەمان بۆ بدە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله اللهم صل وبارك على النبي الكريم اللهم رب خی گەورە پاداشت باتەوە بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمە ڕۆژمان تاکو بە یە گەشتنەوەیشی دیکە هەمووتان بەخوای گەوراز بێ خواتان